سڵاوتان لێبێ عەزیزان، بە هیوام هەموو لایەک باش بن. وابزانم ئێستا لە نەناو لایڤام ئەگەر برادران بێن. من تا تۆزێ ئەو بابەتانە شەیرەکەم لەسەرم بۆزن هێواشەوەش برادران دەبێ اینجا دەست پێەکەین. باشە عەزیزان، ئەوانی کێن بە لایک و کۆمنتێ شتێ دەنگ باشە، ڕەنگ باشە، ئەگەر ئاگادارم کەن زۆر سوپاستانەکەم. دەوەنجیان سڵاو، کاک شاکۆ سڵاو. ئەگەر پێم بڵێن دەنگ و ڕەنگ چۆنە زۆر سوپاستانەکەم. ئەو برادرانی کە لە ناو لایڤەکەیان ئەگەر هاوکارمان بن بە شێرکردنی بۆ هاوڕێیانتان سوپاستانەکەم. ئێمە هێواشەوەش دەست پێەکەین تا من شەیریەکەمە ناو واڵەکانی خۆم، شەیریەکەمە ناو پێیج و ئەو شوێنانی کە ئیحتیمام بەم بابەتایەن. ئەگەر یەک دەقیقە لەسەرم بۆستن. ئۆکی، ئەنجا جارێکتر سڵاوتان لێبێ، بە هیوام هەموو لایەکتان باش بن. خۆشحاڵم کە لە لایڤێکی ترا بە هێوەی عەزیزە گەمەوە بۆ قسەکردن لەسەر گرفتەکانی مۆزیکی کوردی. ئەو ڕۆژەی کە ئێستا مۆزیکی کوردی تایە کە وابەستەی مێژوویەکی و دوور و درێژە و ئەتوانم بڵێم دەیان کێشە و گرفت هۆکارن کە مۆسیقای ئێمە بەم جۆرە ئێستا بێت. ئەوەی هەبووە لە ڕابردووە، ئەوەی کە ئێستا هەیە، ئەمی وابەستی کۆمەڵێک فاکتەری گرنگن کە ئەمانیم هێواشێش لەناو ئەم لایڤانە قسەیان لەسەر بکەین. زۆر سوپاس بۆ ئازیزانی کە ئێستا لەگەڵمانن. چاوتان ماچەکەم، خۆشحاڵە بم ئەگەر بتوان هاوکارم بن بە شەیرکردنی ئەم لایڤە تا زۆرترین کەس بیبینێ و سوودمەند بێ لە گفتوگۆکانمان، چونکە ئامانجی ئێمە تەنها ئەوەیە کە ئێمە سوودێک بگەێنین. بەر لەوەی بچمە لای هاوڕێی عەزیزم پێدرام شەحلاهی تا برادرانی تریان گوێ لە پێدرامەگرین بە ڤایۆڵینە جوان و پەنجە شیرینەکەی خۆی. گوێ لەم ڤیدۆیەگرین هێواشێواش من خۆم حازرەکەم تا پێدرام حازرە بێ. با گوێیەک لە پێدرام بگرین.
دووبارە سڵاو، هیوادارم تۆزێ مێشتان زاخاوێکی شیرینی ژەنیارێکی کورد ببێتە هۆکاری زاخاوێکی مێشکتان. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز. هەنی کۆمنتم بینی کە ئەڵێن ڤیدۆکە پسڕ پسڕە. ڕاستە لەبەرەوەی کە بەڕاستیم پرۆگرامی کە من کاری پێکەم زۆر پرۆگرامێکی قورسە، ئەنی جاری وایە یەک ڕۆژی کامل من بەس بۆ ئەوەی ئەوەنی بتوان بە شێوەیەکی باش پێشکەشی کەین ئیشی لەسەرەکەم، بۆیە طبیعی وەریگرنگە جار بەجارێ ڤیدۆکە بوەستێ یاوەنی دەست پێکاتە گرنگەوێت دەنگ هیچ کێشەیەکی نییە، تەنها زۆر جار لە سوورە دیلەی و ئەم بابەتانەمان لەوانە ئەشێ هەد بێ، بەڵامی تر بەڕاستی ئەوە نییە زۆر بە فەقیرانە پرۆگرامەکە جێبەجێەکەین، پێویستی بە هەنێ ئەجیزەی زۆر متەتەوڕ و خەتێکی زۆر باشەکە خۆتەزانن لە کوردستان تۆزە گرفتی ئەوانەمان هەیە، بەس بەهەر حاڵ دەنگەکە باشە و جار بەجار شکڵیشپانە بینن بۆی کۆنتاکتمان هەبێت لەگەڵێەوە. ئێستا چمە لای پێدرامی ئازیز، دەمێکە لە خەدڕام گرتووە، ئەمڕۆ زۆر هیلاکم کرد چکە بەڕاستی پێشەوەی کە پرۆگرامەکە حازرکەین کاتی زۆرە. سڵاو لێبێ پێدرام، ئەم کاتت باش بە هیوام باش بیت. زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵ منایت و پێکەوە گفتوگویەکی تێر و تەسەلەکەین. سپاس ئەمڕۆ زۆر ماندوم کردیت. ئەزیزم ئەتوانی ئێستا سڵای خۆت بنێریت بۆ ئەزیزانەی کە چاوەڕێی دەنگ و ڕەنگی جەنابتن. سڵاو لە جەنابت و لە تەواوی و بینەرانی ئازیز کە ئەو شو لەگەڵمانە دەبن. ئەوەی ڕاستی بێ دەنگ و تەسویر یەک نییە لای من، بەڵام ئەگەر دەنگم ئۆکەیە ئەوە لە هەمووی گرنگترە ئێستا کە پەیامەکان بگات. وادارم شاد دەختەوە بن و لە خزمەتتان پێم وتی تەکنیکی بەرنامەکەەوە لەبەری لە لایڤە وەریگرمەوەی کە مەنا پرۆگرامەکە تۆزە دیلەیمان هەیە، ینی چەند سانیەک پاش و پێش ئەگەر تۆ طبیعی وەریگرە سوڕەی من بەس دەنگەکە کۆنتاکت لەگەڵ ئەم دەنگەیە بکە کە لە لایڤەوە لە سکایپەکە وەریگری. زۆر سپاس. سپاس بۆ جەنابت، سپاس بۆ جەنابت. نمونەت زۆر زەحمەت زۆرە کێشی، نەخێر بەعکسەوە عەزیەتی منت نەدا، دەبێت هەمومان بە نەزەری من سپاسی ئەمسالی وەکو جەنابەت بکەین کە بە خەمخۆرانە ئەتەوێت کار بکەین، هەرچەند وەزیفەی هەر هەمومانە، بەڵام بەرحاڵ هیوادارم نمونەت زۆر بێت لە خزمەت بم. پێدرامگیان زۆر خۆشحاڵم لەوە تا هێواشەش هاوڕێیانمان کۆ بن و دوایی هێواشەوەش ئەچینە ناو مەسەلە جددیەکان و مەسەلە گرنگانی کە پێشترێمان گفتوگویەکی کورتمان لەسەر کردو. ئەمڕۆ گفتوگۆکە لە ڕێگای خۆم و خۆتەوە جارێکی بەخشەکەین بۆ ئەزیزانی کە لێرن کە گرنگی بەم بابەتایەن. پێدرامەوێ بەر لە هەموو شتێک پرۆفایلێکی خۆت بکەیتەوە، خەڵکی کوێیت، چۆن ژیانە کردووە، ئەشێ زۆری لە برادرانی خۆت لە ڕۆژهەڵات یا لە باش بتەناسێ، بەڵام لە ئەشێ هەندێک لەم هاوڕێیانی کە لەناو لایڤەکە جەناب بنەناسن، حەزەکەم پرۆفایلێکی کورت بکەیتەوە. سپاس دەکەم. من پدرامی کوڕی شابازی کوڕی ماجیدی کوڕی سەحبەتەوە دەڵێن، بەڵام بەڕەچەڵک خەڵکی سەقزی ڕۆژهەڵاتم و دانیشتووی وڵاتی سوێدم لە تەمەنی 10 ساڵان و لێرم و ئێستش لە خزمەتی جەنابتم. باش. ئامێرەکەیشم ئامێری ئەساسیشم کەمانە. بەڵێ
بەڵام وابزانم لە شارباژەر لەدایک بووی ئەوشمان پێ لە پێشبڕگایەتی لە خەباتی ڕۆژهەڵاتیەکانە لە شارباژێری خۆمان وابزانم لە گوندی کوێ بیرم چۆ گوندەکە لە گوندی کارێزە ئەنجاوت بۆ برادرانی کارێزە مالومە بزان کە پێدرامی شارباژێڕی ئاگاتان لێبێ لەو خەتی کە ئەم ژەنیارە شیرینەمان شارباژێڕی هەچەنە ئێمە هیچ فەرق و جیاوازی نێن ناو ڕۆژهەڵات و ڕۆژاوا و گوندەکان بەڵام مەر حەزم کرد بۆ زانیاری گشتی و ئەزیزانە کە بزان ئێمە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و مانیش فەرقی نیە هەموو شار و گوندەکانمانێ کە زۆر کات ئەلەوانەیە تۆ بوون ناسنامەی پێدرامی شەهلایی بە ڕۆژهەڵاتی بڕوا بەڵام ڕێگێکیش لە ناو سلێمانی و لە ناو شارباژێڕی ئەم دیوە ئەکەواتە ئێمە کوردە لە هەر جێگایەکا بێ لە هەر شوێنێکا بێ تەنها مەبەستەکەی منەوە بوو شتێکی تر پێدرام گیان خوێندنی لە 10 ساڵیەوە تۆ لە سوی دەژی خوێندنی وابزانیت لە ناوەندیەوە 10 ساڵی خوێندنی نیوەی سەرەتایی دەکا لە دوایەوە ئەچیتە خوێندنی مۆزیک لەکوێ مۆزیکت دەست پێ کرد ئەتوانی ئەومان بۆ باسکەیت کاکتوانە زۆر بە کورتیەمانە تکات لێ دەکەم نە لەبەر جەناب و من و ئەمە یەکە ناسین و ئەم شتانە با زۆر تکراری نەبێ بەڵام موزیکم هەر لە تەمەنی تقریبا 14 ساڵەیی و دەست پێ کرد و تا ئێستا بەردەوامە لە زانکۆی یوتیوبەریش تەواو کردە هەم باچلەر هەم ماستەر واتە 5 ساڵ و فعالیت و کارە مۆسیقایەکانیشم لە شانۆ بگرە لە موزیکدانانەوە بگرە لە حەفلۆ بگرە لە ڕێکۆردین لە ئالبومای زۆر جۆرا و جۆر چ کوردی چ غەیرە کوردی فستیڤال تور بەرحەڵ هەر بەشێکی و شانۆیەکی موزیکی جەنابەت ئەگەر نەزار بگری من لە هەمووی بەشداریم کردووە تەنانەت لە سیرکوسیشتا زۆر باشە مەبەستەکەی من ئەوەیە بۆ نمونە ئەمەوانەیە بچینە سەر قۆناغی یەکەمی پرسیارەکانمانەویش ئەوەیە ئەمەوێ پێم بڵێیت لە وڵاتی سویدا میتۆدی خوێندنی موزیک ئەو تەجروبە 5 ساڵەیە کە خوێندوتە لە کۆنسەرڤاتوار ئەمەوێ بزانم بۆی دوایی بتوانین بچینە ناو دیبیت و مناقەشەکانمانەوە ئەمێ هەموو برادرانی کە لێرەن هەم خۆم و خۆت بچینە ناو کۆمەڵێک پرسیاری گرنگەوە کە ئێمە دوجار لە ڕێگای ئەم بەراوردکاری کە لە نێوان بابەتەکانە ئەیکەین بگەینە بۆ نمونە پلاتفۆرمێ یا ڕێگە چارەیەک بۆ موزیکی کوردی کە ئێمە بتوانین چۆن بیرکەینەوە لەو قۆناغە پێشکەوتووە خۆتان نەزان کە وڵاتی سوید لە ڕووی بەرهەمێنانی کاری موزیکەوە کە مەرجیش نییە بە زمانی سویدی بە گۆرانی و بابەتەکان بەڵام ئەوەی من بزانم زۆربەی ساڵەکان لە تۆبۆنە لە ڕووی بەرهەمێنانی کاری موزیک و کاری هونەریەوە ئەنجا ئەمێ پێم بڵێ سیستەمی خوێندنی وڵاتی سوید لە ڕووی موزیکەوە چۆنە ئەگەر بتوانی باسێکی ئەوەکەی سوپاس دەکەم چاولێکە ئێمە دەبێ من حەزەکەم ئاوا مەسەلەکە بۆ جەنابەت و بینەران باس بکەم سیستەمی پەروەردەیی سوئێد یاخود سیستەمی پەروەردەیی وڵاتانی سکاندیناڤیا زۆر لە یەکەچێ و تا ڕادێکیش سیستەمی پەروەردەیی غەرب بە کولی بەتابەت ئوروپا تا ڕادێکی زۆر لە یەکەچێ گرنگی ئەوەیە کە ئایا ئەم سیستەمە لە چ ڕوانگەیەک و بە چ هۆکاری ئەوە چییە کە ئەو سیستەمە کارەکات ئێمە ئەگە بمانوێ لەسەر موسیقی قسە بکەین کە من پێم وایە لەوە لا نەدەین بەڵام ئەگە بمانوێ لەسەر موسیقی قسەکەین و لە کاتوساتێکی ئاوادا بە سەعات و نیوێ زیاتر لە هیپۆتێز یا هایپۆتسیس زیاتر ناتوانین درێژەی پێ بدەین بۆ چوونەکان هیچ کات مطلق نییە یعنی بۆ نمونە جەنابەت نظرێکت هەیە بۆ چوونێکت هەیە من بناو میوانێکی تر بینەران بەڵام گرنگەوەیە کە منەوەیە ئاماژە بە مێتودێ بکەم کە بە نظری من زۆر بەرچاوە لە وڵاتێکی وەکو سوئێددا ئەویش یەکگرتووی کۆمەڵایەتی کە تەئسیری داناوە لە سیاسەتیانە لە هەڵسو کەوتیانە لە ئەفکاری ڕۆژانەیاندا و بێگومان لە موسیقیەکەیشانە ئێمە کە بمانەوە باس لە موزیک بکەین
باس لەوە بکەین موزیک لە چ ڕوانگەیەک لە چ دەواازەیەک و لە چ پەنجەرەیەک و ئەمانوێ هەڵی سنگێنین و تێی بڕوانین. ئایا موزیک لە بواری سایکۆلۆژیۆ تاکیۆ، موزیک لە بواری کۆمەڵایەتیۆ و جەمعیۆ، موزیک وەکو ئەبرازێکی سیاست باشە بەکارهێنان لە بواری سیاسیە، موزیک وەکو لە چوارچێوەی بازار و بیزنسدا، ئایا موزیک یاخود موزیک وەکو موزیک چوارچێوەیەکی خۆی و علم و سەنعەتی موزیک وەڕەمز و موفەقیەتی غەرب و بە تایبەت وڵاتێکی سوێدەوەیە کە لەسەر مەسەلەی غوروری بێەوەی کە زۆر ئەملا ئەولا بکەن و هاواروداو بکەن لەسەر بۆ نمونە لە ناو کۆمەلگای سوێدا زۆر بەرچاوە کە بۆ مەسەلەی فەرهەنگیان شخصی ناسیۆنالیستەکەی تا شخصی چەپەکەی لە یەک نقطە بەیەکەکەن و من پێم وایە ئەو مێتۆدە لە تەواوی پەروەردەی نەهاییۆ لە کلاسی ئەوڵۆ دەست پێ دەکات تا وەکو زانکۆکانیش تەواو و مێتۆدی ئەگەر بینە سەر پراکتیک مێتۆدی زۆر مشخصی هەیە. ئەگەر جا ئەوە ڕەنگە زۆر سەرنجڕاکێش نەبێ مەسەلەی ئەو شتەکە چکۆلەکەینەوە وەکو مەسەلەن بچین ناو چوارچێوەی ئامێریکەمان بێگومان لەسەر ئامێریکەمان لە ڕێچکەیەکە ڕێچکەکەش کلاسیکە جا من بەدڵم بێ جەنابەت بەدڵت نەبێ یا هەرچۆن بێ ڕێچکێکی کلاسیکە پەروەردەکە زۆر زۆر بەڕای من ڕادێکی زۆر وشکە بەڵام نەتیجەی هەیە لە داهاتوودا کە گونجاوە و ڕەبتی هەیە بەم کۆمەلگاوە. ئەو مەتودەی کە لێرە ئیسفادە دەکرێت ئێمە دەبێت نکاتە مثبەتەکان و گرنگەکانی دەربهێرین و بزانین ئایا ئەو نکاتە لە کۆمەلگایەکی و کوردستانی شیرینی ئێمە جێگەی دەبێتەوە یان نا. هیچ شتێ نابێت بە زۆر قسەپێنین، ئەوە زۆر گرنگەوە. ئەمێ بەڕاستی ئەو بینەرانش کە چامان لێ دەکەن لەسەر ئەوە بفکرن بە قەولی کرمانجی دەڵێ، چونکو ئەوەی کە من لە دوورە وڵات و تێبینیەکەم ئەوەیە کە بە پێچەوانەی تەواوی وڵاتانی تر بە پێچەوانەی تەواوی کۆمەڵانی تر لە جیهاندا ئێمە شەرمان هەیە لە گەنجینەی هونەری خۆمان، شەرمان تا ڕادێک شەرمەکەین لە فرەزمانی خۆمان، لە فرەزاراوەی خۆمان، لە بۆن و ڕەنگی جۆراوجۆری ناوچەی کوردستان. ئەگەر تەماشا بکەین بۆ مەسەلەی مەتودێک زۆر دوور ناڕۆین بانەینە باکووری ئەوروپا بین تۆزێ بەرەو ئاسیا بڕۆین بۆ هندوستان، یەک شەخص یەک نەفەر یەک خۆلێ بردوویەکی گەورەی کرد زمانی خۆی کە ئیمپەریالیستی ئینگلیسی بە چۆکدانا، ئەویش مەحەتما گاندی بوو. وەچی کرد؟ وڵاتێکی وەکو هند فرە دینی، فرە زمانی، فرە نەتەوەیی تا ڕادەیەکەش ئەتوانم بڵێم کۆ کردو و موسیقی هند دوای ئەوەکە ئەوان غروری نیشتیمایی خۆیان و ئەهەمیەتدان بە بوونی خۆیان بە فەرهەنگ و کولتور و زمانی خۆیان ئەو کات توانیان موسیقی هندی بە دنیا بناسیان. و ئەو مەتودە بە نەزەری من هەمیشە مەتودی غەرب سەرکەوتوو نییە لە چوارچێوەی وڵاتێکی وەکو کوردستانی عەزیزدا. من پێم وایە دەبێت نکاتی مهمی تەواوی ئەوانەی کە ڕووداوەکانی تاریخی کە ڕووی داوە لە بواری کولتوری فەرهەنگیەوە دەبێت بگەڕینەوە بزانین لە بواری سیاسی و کۆمەڵایەتی ئەوڵ چیان کردە کە توانیانە بۆ نەتیجە بگەن، بەو ئامانجە بگەن و بەو قەناعەتە بگەن کە سەرکەوتن و پێشبەرۆبردنی موسیقاکەیان بە نەفعی دار و بەرد و شەخت و هەموو کەسێکی ئەو زێدە نیشتیمانە دەبێت. بەڵێ کەواتە زۆر سپاس. دیارە هەموو باسانی کە جەناب کویکەینەوە ئەچێتە ناو سیاسەتێکی کلتوری بەهێز کە موزیکیش بەشێکە بێ لەم پرۆسە سیاسیە کلتوریەی کە سیستەمی وڵاتێکی لەسەر بریان درێ. بەداخەوە کاک پێدرامەوە بە تۆ بڵێم کە تێگەیشتنمان بۆ مەسائلەی موزیک ئەمە باسەکە زۆر جار جەختەکەمەوە لەسەر موزیک، بەڵام هەمان قسە ڕاستە بۆ شێوەکاری شانۆ تەواوی بەشەکانی تری کلتوری کوردی.
سەڵ لە سەد هاوڕای جەنابتم کە پێویستە کە ئێمە کاتێک کە میتۆ باسی میتۆ دەکەین بیبەستینەوە بە هەموو ئەو چواردەورەی تری کە هەیە، ینی لایانی سیاسیە، لایانی ئابووریە، لە لایانی دەوڵەتداریە، لە یەکێکی تریشان لە سیاسەتی کلتوریە کە بەداخەوە ئێمە لە کوردستان لە باشووری کوردستان تا ئێستا نەمانتوانێت سیاسەتی کلتوریمان ڕوون بێ، سەر بە چ چەمکێکە، سەر بە چ ئایدیاکە ئەوێ ئایندەکەی چۆن بێ و چۆن خۆی ڕێک خاتەوە بۆ ئایندەیەکی تر، بۆ 10 ساڵی تر و چۆن خۆی ئەبدەیت کاتەوە لەگەڵەوە. من لەگەڵ هەموو ئەم بابەتانە هاوڕاتم. مەبەستەکەی من لەویا کە تۆزێک ئەچینە سەر نوقتەی ورتر، من ئەمە پرسیارێ بکەم لە جەنابەت بۆ نمونە لەو زانکۆی یا لەو کۆنسەرڤاتواری کە جەنابەت تیاتا خوێندووە، ئەتوانی پێم بڵێ ژماری ئەو کتێبانی کە دەربارەی موزیکە یا بە تایبەتی دەربارەی هونەر و کەڵچەرن کە ئەوانی یەک دنیا لینکی تر هەیە بە هونەرەوە، ئەتوانی قەباری ئەو کتێبانم پێ بڵێ یا بۆ نمونە ژمارەیەکم پێ بڵێ مەرجێتەوە هەمی خوێندبێتەوە یا بەشێکی ئەکرێ خوێندبێتەوە، بەڵام ئەتوانی باسێکی مەکتەبەکە یانی کتێبخانەکەتم بۆ بکەین لەو زانکۆیە چۆنە و چیتیایە و چۆن خوێنکاری زانکۆ ئەتوانێت لەوێ خۆی دروست بکە، یعنی لەبەرەوەی کە یەک دنیا سۆرز یا سەرچاوە لەبەر دەستایە تۆ لە ڕێگای ئەمانەوە دوجار خۆت پێگەین. بۆیە مەسائلە کەی باگراوندەکەی کە ئەزانین ئەمە دەستی بۆ بەرین هەموو شتەکان ئەوەرێ لەبەرەوەی کە ئێمە نە سیاسەتی کلتوریمانەیە نە بۆ جۆرە بیرەکەینەوە. خۆی من سەد لەسەد لەگەڵ جەنابتام کە ئەزانم کە ئەمانە تا ئەمانەمان نەبێ ئەمەمان نابێ، بەڵام ئێمە چۆن محاولە بکەین تا ئەوە دروستە بێ ئێمە لێرەشەوە بڵین ئیشکردنی خۆمان نەوەستێن ئەگەر وازەح بێ لەلات. پێش ئەوەی بچمە سەر قەزەی کتێبوو ئەوانە بەداخەوە ئەمەوە یەک شتی تر ئاماژە بکەمەویشەوەیە ڕەنگە ئێستا ئەو ئازیزانەی کە لەسەر خەتن من نازانم بەڕاستی چون تەسویرەکەم نیە نازانم چەندێ لە خسەر خەتن یا ئەگە پرسیار هەیەشت هەیە، بەڵام منەمەوێ فقط ئاماژە بەوە بکەم کە قەزیەی ئەوەی کە باس یەکەم موزیک و سیاست نە لە چوارچێوەی ئەحزاب یا خود سیاستێکی مەبەستم ئەوەیە کە تاکی کۆمەڵگا دەبێ هەست بە مەسئولەتی ئەوە بکە. ئەمن خەمخۆری بم جەنابەت خەمخۆری بێ بە نەتیجەیەکە گەین و هەڵسو کەوت لەگەڵ یەکتریندا دەبێت زۆر دڵسۆزانە و بە دڵێکی گەورەیەک بێ. ینی ئێمە بەداخەوە ئەو ڕێچکەیە و ئەو بازاڕێکی ئێستا هەیە من لەگەڵ فرەڕێنیەکەی یا ئەوەی کە ئەنواع جۆن مۆسیقا هەیە فقط ئەمێ ڕوونی کەمەوە ئەوەم پێ کێشە نییە. کوردیش وەکو گەلانی تر پێویستی بە موسیقی بازاڕی هەیە، پێویستی بە موسیقی بێ محتەوا هەیە، پێویستی بە موسیقی زۆر باش هەیە، پێویستی بە موسیقی هەموو ڕێنێکی موسیقا هەیە، عیلمی هەیە، پێویستی بە شێوازەکانی جۆرا و جۆر هەیە و دەبێ ببێ و ئێمە نابێ ڕێگر بینەوە، دەبێ ڕێگە خۆشکەر بین بۆ یەکتر کە ئەگەریش تەنانەت یەکمان قبول نییە، بەڵام لەوەی کە بابە بۆ مەسەلەی گەورەتر لە خۆمان و شخصی خۆمان و فەردی ئەوە واز بێنین و زۆر گەورەترین بڕوانینە قەزیەکە. بۆ قەزیە کتێب و کتێبخانە و ئەو چوارچێوە من بەداخەوە من موسیقیم وەکو میوزیشن ینی ڕشتەی میوزیشنم خوێن، قەزیەی کتێب خوێندن و توێژەری و لێکۆڵینەوەی لە بوارە نووسینۆ ڕەنگە بەڵام 1% لە خوێندنەکەی من نەبوو، نەهەر من هەر بە ئام تا ڕادێکی زۆر وایە مەگەر تۆ موزیک ئەتنۆلۆژی بخوێنی یا مەسەلەن تاریخ و موسیقا بخوێنی یا مەسەلەن موسیق و کۆمەڵگا بخوێنی تێدەگەی لە مەبەستەکەم. خودی وەخت و میوزیشن وەکو نەوازەندە ژەنیار ئەو جۆرە نییە، ئەنی سیستەمەکە وانە زیاتر بە شێوەی ئەنسامبل سەرت شلۆکە ئەنی ڕۆژەکانت بە تەنانەت وەکو دەرسدانی ئەنسامبل دەرست پێدەڵن لە ئەنسامبڵە چۆن هەڵسوکەوتی جا چه هەر ڕشتێک بخوێنی فەرق ناکە ئەفرو ئەمریکن واتە جاز بێ یاخود وۆڵدن فۆلک میوزیک بێ یاخود کلاسیک بێ. ئەمانە مەسەن بۆ نمونە لە کلاسیکەکانە بەرهەڵ ئۆرکێستریان هەیە، ئەنسامبلیان هەیە، چامبەر ئەنسامبلیان هەیە، شکۆلەکان وەکو کوارتێت و ئەو شێوازانەیان هەیە. جا بۆیە لە کتێبەکانە بەداخەوە داوای لە بردنەکەم ناتوانم هیچ یارمەتیەک زانستێکی بە معنات پێ بدەم و ناموێ لە خۆم و قسێک بکەم کە تەجروبەم تیانە یاخود
ئەزمونێک ینی ئەنجام نەداوە. توانین پرسیارەکە لەوێ وا بۆ شێوەیە لێ بکەین. دیارە مەبەست بۆ نمونە ئەگەر تۆ لە ڕشتەی کلاسیک ئاخوێنی یا لە ڕشتەی جاز ئاخوێنیت، ئایا تەنها ئێوە بەس پراکتیکەکەن یا باگراوندێکی معریفی تۆ بێت لەسەر جازە؟ بۆ نمونەکە ڕۆکە خوێنی بەبێ گەڕانەوە بۆ بلوز و جاز و ئەمانە لە ڕووی مێژووی لە ڕووی منطقی دروستبوونی موزیکەکە هیچ زانستێک وەرەگرن یا ئیلا پشتە بەستێ بەوەی کە خۆتانەوە چۆن لە سەرچاوەی کتێبخانەکە ئەو کتێبخانەی خۆتان بە دوای ئاگەڕن؟ پرسیارەکەیم نەتوانین بەو شێوەیە لێگانەوە زیاتر ئەگەڕێت و سەر فەردی ئینسانەکان. دیارە ئێستا ڕەنگە ئەگەر کەسێکی تر بانهێشت بکەیت کە زۆر مەسەلەن لە ئینگلیز خوێندی بێتی ڕەنگە فەرقی بێ لێرە، بەڵام ئەوەی کە من تا زانیاری من هەیە و ئاگایی من هەیە کە تقریبا ئەوە ئەچێ بۆ چەند ساڵەمە بەر ئەچێ بۆ 15 ساڵ 16 ساڵ لەمەوە بەر من زانکۆیەرم تەواو کرد. تا ئەو کاتە بەو شێوە نەبوو زانیاری تاریخی موسیقی و چوارچێوەکان لە هەموو بارێکدا زیاترە گەڕاوە بۆ پێش زانکۆ، واتە های سکول. لەوێ زیاتر مەسەلەن ئەو شتانە بابوو، ئەوە دەگەڕێتەوە بۆ 20 ساڵ لەمەوە بەری من. دوای ئەوەیش ئێستا هەر کتێبێک بێژم ڕەنگە سوودمەندێکی وانە، بەڵام لە خودی زانکۆوە نەخەیر زۆر زیاتر ئەو جۆرەی کە من تێبینیم کردووە لایانی باشی هەیە و خراپیشی چێ، بەڵام مەسئولیەتەکە خەنە سەر ئەستۆی خۆت. چوارچێوەکەت بوو ئاڕێژن، بەڵام مەسئولیەتی ئەوەی کە چۆن تۆ ئەو چەند ساڵە تێپەڕەکەی خۆت 3 ساڵە 5 ساڵە زۆری دەکەوێتە سەر خۆت. زۆر سپاس. ینی ئەتوانین من لێرە تێگەشتم بۆ شرۆڤەکردنی دوایی ئەچینەوە سەر بەس من یەکەیەکە پرسیارەکانەکەم و تەزە فکری تۆ ئەمێ ببیستم ئەنجا دوایی دیبیتێکی تری لەسەراکەینەوە. کەواتە ئێوە لە وڵاتی لە بڵین بۆ نمونە تەجروبەی خۆت بۆیە ئاوا پچکۆلەیەکەین و ئەیکەین ئەیبەستین بە شخصی جەنابتەوە، چونکە من وەکو شخصی خۆم زۆر گرنگە بۆ من ئەزمموی کەسانی وەکو تۆ بتوانین لە ڕێگەیان پرۆگرامۆ شیرکەین. بۆ نمونە زۆر جارە خەوە خەیاڵەش دروستەکەین لە کوردستانەوە بۆ نمونە سیستەمی خوێندن لە دەرەوە بەم جۆرەیە یا لەوێ بەم جۆرەیە، بەڵام وەکو ئاماژە پێ کە تۆ دەیان سۆرس و سەرچاوە لەلا بوو کە تۆ اختصاسی تۆ وەکو ژەنیاری ڤایۆلینە، بەڵام لەم ڕوانگەی تۆ دەیان میتۆدی هاوچەرخە لە بەردەسا بوو، وایە ئەوانە؟ میتۆدی هاوچەرخ ینی میتۆدی تازەی خوێندن بووی ئەو سەردەما بۆ فێربوونی ئامێرەکە لە ڕووی ژەنینەوە بۆ ئەوە بۆ قەزەی ژەنین مێتودەکان زۆر مشخص بوو، کتێبەکان زۆر مشخص بوو، زۆر دیاریکراو بوو. بۆ نمونە بۆ ئەتیود زۆربەی شتەکان مەسەلەن هەر لە های سکولەوە بگرێت تا بگا بەهینەکە مەسەلەن کرۆیتسەر بوو بۆ نمونە دەڵێم پێشەوانە چێپچیک بوو مەسەلەن کرۆیتسەر بوو و عەرز بێت مەسەلەن زۆر تەرکیز دەکرا سەر پارتیتەکانی باخ کە دیتە زانکۆ دوایە دەچێتە چوارچێوەی ئەوەی کە لە بواری تەکنیکەوە مەسەلەن کاپیسەکانی پاگانینی بوو و هەتا دێ. دوای ئەوە دەبووە ئەگەر بۆ کلاسیک بێ دەبێت کەسێک بانکەی کە ئیلا بیلا فقط کاری کلاسیک بووە، ئەوە کاری من نەبووە. من وەکو تەبیعەتی خۆم وەکو فکری خۆم لە موسیقیەکەشدا فرێڕەنگیم هەڵ ینی ئەو ڕێچکەیەم هەڵبژاردە و بۆ نمونە ساڵی هندیم خوێندە، ساڵی تانگۆم خوێن، ساڵی فۆلکم خوێن، ساڵی 6 مانگ 7 مانگ ببوورە مەسەن موسیقای شەرقم خوێن، شەرقیش بەو جۆرە جیام کردبوو، موسیقی ڕەدیفی ئێرانی بوو، نەخێر موسیقی سەماعیەکان و دەورە و زمانی عوسمانیەکان بوو، و لە لایشیۆ موسیقی مەسەلەن مەقامیەکان بوو بە ئیزافەی موسیقی کوردی کە خولای و عاشقی بوو. بەڵام لە چوارچێوەی کۆنسەرواتواردا یا دانشگادا بەڵێ کتێبایەکی مشخص هەبوو بۆ پرۆگرێشنی تەکنیکی و فێربوونی چۆن چ شێوازێک چ ڕێچکەیە بووری کە بتوانی بە باشترین ژەنیار. زۆر ئێستا من گەشتمە ڕایە کە ئێمە ئێستا ئەو جۆرە لە میتۆد کە جەنابەت باسی کرد، ئێمەش تقریبا سیستەمی پەیمانگاکان کە خۆم پەیمانگا و زانکۆ پێ ڕۆشتم هەمان ئەو میتۆدانی کە جەنابەت باست کرد زۆرینەی و ژەنیارانی لە کوردستانیش فێرە بن، هەر بەو میتۆدانە فێرە بن.
بەڵام من خەلەلێکە بینم لە بینی لەوانەیە پەیوەست بە شێوازی ئەو کەسانی کە ئامێرەکە ئەڵێنەوە خۆتزانە پرۆفیسۆرانی کە لە زانکۆکانە دەرسەڵێنەوە طبعا زۆر اختصاصیان زۆر بە وردی ئێڵێن ئێمە هەچ کەسە و لە تەجروبەکردنی میتۆدێکەوە بۆ نەم تەمرینم بەم شێواز لە یاوێکێکی تر طبعا تەسەورێکم لە شێوازی گەیاندن بێت چکە وەکو ئەگەر لە قەوسێکا زۆر کوردیانە و کرمانجیانە بیڵێم ئێمە نەمانتوانیوە تا ئێستا دەژەنیار بە هەموو بڵین کوردستانی گەورە دەژەنیارمان هەبێت لە ئاستی موزیکی کلاسیکیە لە ڕێگای ئەم میتۆدانە خۆی گیان بێتە تۆپی مۆسیقای کلاسیک و بتوانی بێتی لە ناو تۆپی مۆسیقای کلاسیکا جێگای خۆی بکاتەوەکو نایەکدا وەکو دایان هەیە ئەمە لەوانەیە کێشەکە لە ئوسلوبی گەیاندن و یا میتۆدەکان نابێت بەڵام من پرسیارەکەی من ئەوەیە باشە من لەمەوە پرسیارێکی تری ئاڕاستە ئەەکەم ئەویش ئەوەیە کە ئایا چەند گرنگە ئێمە لە پاڵ ئەم میتۆدانەی کە باسمان کرد کە میتۆدێکی غەربین کە بەتابەتی بۆ ئامێری ڤایۆلین بەڕاستی بەبێ ئەم میتۆدانە زۆر قورسە بتوانی لەلایەنی تەکنیکی بۆ شەڕقێکەش بتوانی سوود وەرگچکە و تەکنیکی قەوس و شێوازی پەنجە دانانۆمانە بڵین خێراکردنی دەست و پەنجە و بەڕاستی پێویستمان بۆ جۆرە میتۆدانێ بەڵام لە تەنیشتی ئەم میتۆدان و ئایا بەڕێی تۆ ئێستا لە ئێرانە یا بڵێن لە تورکیایە یا لە وڵاتە عەرەبیەکان ئایا چەند پێویستمان بە میتۆدێکی کوردیە کە مناڵی ئێمە کە گەنجی ئێمە لە پاڵەوەی کە بڕیاریان مۆسیقای کلاسیکە خوێنێ با بچێتە سەر و میتۆدانە کە بڕیاریە کە بەشێکی خوێندنەکەی موزیکی ڕۆژەڵاتی و هندی و ئەمانە بێ چۆن بڕیار باوە چه میتۆدێک باشە بۆ ئەمە پرسیارەکەم ئەتوانی هەردووکی لە یەکتری بێت پرسیارەکان دوور و درێژ بوو تەرکیزی منیش بەداخەوە ئەوەندە باش نییە پرسیاری ئەوڵەکەت ئەوە بوو کە ئەمەوێ پرسیارەکە هەڵگەڕێن و کاکتوانە باوەکەی ئایا لە وڵاتێکی وەکو ئێران لە وڵاتێکی تورکیا لە وڵاتێکی وەکو عەرەب دەوروبەر عەرەب زمانە عەرەبیەکان ئێران چوزانم سووریەیە ئوردنە ئەم لایە ئەو لایە ئەسەن بە لە شەرقی ئەوسەتە کەمان ژنێکم پێبێژە ژەنیارێکم پێبێژە کە ئەو جۆرەی کە دەبێ ببێ لە کلاسیکدا پەروەردە کرابێ هەیە بۆ نمونە ئەمەوێ ئەگە بتوانی دۆستی هاوڕێ بەڕێزم ئەگە بتوانی لەگەڵ بروسک زەنگەنا ئەم بابەتە بکەیت و ئەو لە بواری کلاسیکە ئەو یەکێ لەوانەیە کە بە نەزەری من باشترین سەرکەوتنی هەبوو لە چوارچێوەی کلاسیکدا ئەو ئەتوانێت زۆر شتی تریشت بۆشی بکاتەوە باشە و من ئاگادارم خەریکی هەندێک پرۆسەیە بۆ پرسیاری دووەمە کرد بەڵام من نامەوێت ئاماژەی پێکەم باش دەکەن لەو نەدەم ئەگەر سوتفە بوو اتفاق بوو ڕێکەوتن ئەو خۆی باسیکە بەڵام من لە ڕوانگەی منەوە بۆچی انتظارمان ئەوەیە و بۆچی فکرەکە ئەوەیە کە ئیلا ئەگەر مۆسیقای کلاسیکمان باش بێ مۆسیقاکەمان سەرەکەوێت بوو ڕێچکە و بنەمای مۆسیقای کوردی نەخێر مۆسیقای شەرق لەگەڵ مۆسیقای کلاسیکە چیەکە باڵێ جوابت بە بۆچی ئەوە تەماشاکە ئەوە ئاگادارێت و باز مەگەڕێتە سەرەوەی کە هەست بە کەمبوونێکی ئەوەی کە هەمانە فلامێنکۆ ببوورە ئیجازەم بە کاکتوانە خەجاڵەت داوای لەبوردن نانە قوربانی ببوورە لە موسیقی فلامێنکۆ بگرە کە تەواوی دنیای گرتە وایەوانە بەڵێ موسیقای هەند تەواوی دنیای گرتە وایەوانە بەڵێ بۆکو دوو نمونە باشە بۆچی ئەمانە چیان جالبەکەی فلامێنکۆ خۆ ڕەبتی بە شەرقۆ هەیە و زۆر نماد و زۆر شتی لە خودی ئێستای کوردستان ناتوانانی پیا بکەی باشە هەندەکەیش لە قەدیمی ئێرانی گەورە و پەرشیان ئەمپایرۆ دێکە بەشێکی ئەوەیش کوردی ئێستا من ناێژم مەبەستم ئەوە نییە کە هەرچوار لە هەرچ پێ ئێستا هین بێ مۆسیقا بنووسین بڵێ وەڵا ئەوە کوردیە نا بەداخەوە هیچ شتێک وەکو بەڵگەوە هیچ شتێک لە دەست خۆمانە نەما بەڵام من ئەوە دەڵێم کە بۆ ئەوەی کە سەرکەوین قەزیەکە ئەوە نییە کە حتمما قەوسەکەمان وەکو چوزانم وەکو مەسەلەن ئایسەک پەرمان بێ وەکو ئۆیستراخ بێ وەکو هایفێتس بێ وەکو فلان بێ ئێمە پێویستمان بۆیە کە لە ناو خۆمانە لە چوارچێوەی خۆمانە وەکو دۆست و برادری وەکو جەناب بێ خەمخۆری بکەن بە یەکۆ کۆبنەوە و چارەسەریەک پیا بکەن باشە ڕێچیەک دابرن
ئێستا من زۆر ئاگاداری ئەو قەزیە هەم دوورا دوور هەرچە بەڵام ئاگاداریەوە هەم کە لە خودی بەتایبەت باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی جوایە ڕۆژهەڵاتی سە وای کردەکە ئەگەر موسیقیە بۆنی موسیقای سنەتیەکە نەبێت موسیقی جددی نییە بۆ من لێرە گەورە بووم لێرەش بیۆڵۆم فێر بووم لێرەش فامم کردەوە لێرەش مۆسیقاین بووم وانە موسیقی جددی ئەگەرەتە بۆ ئەوەی کە مەبەستت چییە لەوەی کە جددی بێت ئامانجەکەت چییە ئایا بەو ئامانجەی کە هەدەفەکە هەتە ئەگەر بگەی هەر شتێک بێت بەسەرکەوتووە و ئەو مەتودانەی لێرە من بۆیە باسی ڕەمزی چاولەکە ڕەمزی سەرکەوتن و ڕەمزی موفەقیەتی غەرب لەوایە کە کۆکن لەسەر ئەوەی کە چی بکەن بەڵێ ئەگەر قەوسێک بێ بە من ببوورە ئەگەر قەوسێک بێ داوای لە بوونەکەم نییە هینەکە جوان نابینم جێشە نازانم کەی کێشە نییە پێدرامجان زۆر سپاس طبعا لەگەڵ زۆرینەی بەشێکی زۆری قسەکانتان هاوڕاتم لەو مەسلەی بەڵام کلاسیکات تقریبا وازان پەیامەکەم جوان نەگەشت مەبەستمەوەیە کە کاتێ ئەڵەی موزیکی کلاسیک ئەخوێنم بەڕاستی پێویستە موزیکی کلاسیک بە باشی پێشکەشکەی کە کاتێ ئەڵەی موزیکی ڕۆژهەڵاتی ئەخوێنم پێویستە بە باشی یا بڵۆن فلامینکۆیە جازە پێویستە بە ئاستێکی ینی بگاتە ئاستی موزیکی جاز بە تایبەتی لەو بواری کە تۆ من لەو ڕوانگە ئەژینا 100% لەگەڵ جەناب تا هاوڕام ئێمە تاکەی منیش 20 بەدیانی تعلیقەکەی منەوە ئێمە ساڵانێکی زۆرە خەریکی موزیکی کلاسیکی نەگەشتوونەت نەتیجە و تۆش پاڵپشتی قسەکانی من هەموو ڕۆژهەڵات نەگەشتوتە ئەو پۆینتی کە ئەیەوێ کەواتە وا باشترە ئێمە فۆکسی خۆمان وەکوی کە جەناب بیکەینە سەر موزیکی میلەتی خۆمان چۆن هەند و ئەوانی کە ناوانی کە هێنات گەشتوونتە سەر ئاستێک کە خەڵک گوێ لە موزیکەکانی ئەگرێ ئەمەش ئەو کاتە دروستە بێت کە فۆکسەکەت لەوە لەسەر ئەوە دروست بێ کە ئیتر هێواشەش میتۆدێکی موزیکی کوردیمانە بێ یا پلاتفۆرمێکمان هەبێت کە موزیکی کوردی ئاڕاستە بکە بۆ نەوەی کە دنیا پێشتر ئەزمموی کردووە و ئەزمونانش لە بەرچاوە ئەزمموی هندیمان هەیە نزیکترین شوێن ئەزمموی بڵین فارسیمان هەیە کە توانیان لە ماوەیەکی کوردی 100 ساڵیە ئەو نیە مۆسیقاکەی خۆشیان بناسێنن و لە ئاستێکی نێودەوڵەتیشە ئیعترافێک بۆ موزیکی کوردی بۆ موزیکی فارسی دروستکەن کە زۆرینەشیان و کەسانی کە ئیعترافەکەیان بۆ مۆسیقای فارسی دروست کرد ئەتوان بڵێن سەرچاوەکە موزیسیانی کووردە ئێمە چۆن بتوانین ئەم موزیسیانە باشانی کۆر کە کاریگەریەکی زۆریان هەبوو لە دروستکردنی پایەکی گرنگی مۆسیقای ئێرانی چۆن ئێمە دیسان و پایەیەکی مۆسیقای کوردی بە قەولی ئەکادیمیەکەی دروستکەن یعنی پوختەی قسەکانمەوە بەس لەو قسانی جەنابتەوە وابزانم بە هەردووکمان تەکمیلەمان کرد بۆی برادرانمان زۆر لەسەر خەت نەبن ئەگەر یەک قەوسم بیتێ زۆر هین نەبن حەزەکەم چەند پرسیارێک بخوێنمەوە بۆی ئاگەڵەکە ڕوونکردنەوەیەکی تریش بم بەڵام بەسەرچەم باشە ئەتوانین کاتمان هەیە طبعاً هاوڕێکی زۆر لەسەر خەتە بەشێک لە کۆمنتەکانتان هاوڕێیان نابینم دووبارە ببورن بۆ کەتبوون یا زۆر جار ڤیدۆکە ئەوەستێ بەڕاستی داوای لەبوردنتان لێکەم بەداخەوە ینی تەکنیکی بەرنامەکە لە ڕوویەوەی کە خۆتان زە ئەم دروستکردنی ئەم گرافیک و وینە چەند جارێک دووبارەم کردو زۆر کێشەم بۆ دروستەکە هەنێک کۆمنت دەربارەی ئەوێ زۆر داوای لەبوردنەکە چەند هاوڕێیەک سڵاو و ڕێزیان هەیە یەکێک لەوانە کاک پەیوەندە لە تەمەنی 10 ساڵی و لە سویدە بەڵام کوردێکی زۆر شیرین قساکە مەمچەڵم کوردە لە هەر جێگایەک بێ کاک مەهدی ئەڵێ کاک توانە بڕێک لەسەر ڕیتمیش قسە بکەن بۆچی ڕیتم تا دێتەوە سەریعتر دەبێ بە تایبەتی ڕیتمی 2 4 و 6 نەگۆرانی بێش فریا دەکەوێت نەژەریان هیچ هەست و سۆزێکی تێدا نەماوە بە تایبەتی لە حەفلەکان چەنە باسەکەی ئێمە ئەوە نیە بەس دوایی کە ئەگەر پێدرام بیرێ بێ بتوانانی قسەیەک لەسەر ئەوەکەی پرسیارێک بۆ پێدرام شالە ئایا لە سویدی ژۆک و کوردستان مۆسیقا و گۆرانی بێش ژی مزەیەف و کورچوکاڵ هەیە وەک ئەوەی کە ئێستا زۆر بەرچاو و بەربڵاو لە ناو کۆمەلگای کوردیا بۆیی تۆتە شتەکان زۆر تەرکیزم نامێنە پرسیار ئەم دوانم بە کورتی بۆ جواب بەرەوە بەس ئەوەی کرژ و کاڵیەکە بێگومان لە تەواوی نکاتی دنیا موسیقای خراپەیە و موسیقای باشەیە بەڵام یەک فەرقی ئەساسی هەیە ئەویشەوەیە لە غەربە زۆر دیاری کراوە چ سەعاتێک چ کاتێک لە چه کاناڵێکی تەلەڤیزیۆنی یا خۆ ڕادیۆ چ موسیقای بڵاوکرێت بۆ نمونە نایەن موسیقی مەسەلەن مۆسارت لەگەڵ یەک فرێکوێنسی رادیۆ یا یەک کاناڵ کە مایکل جاکسۆنیش دابنن هەمزەمان
باسی باشی و خراپی ناکەم، هەردووگیان سەرتۆپی کاری خۆیان زۆر بەڵام لە یەک کاتا بڵاوی ناکەنەوە. مەسەلەن دەڵێن ڕۆژانی بۆ نمونە هەینی سەعاتی 9:30 تا سەعاتی 12 بەس موسیقای کلاسیکیکە. پس ئەو کەسێکی گوێگر و هەست و خولیای ئەوەیە سەری لە ناشەوێت کاکە 9:30 دێ گوێگری لەو کلاسیکە چی پێویست بێ لەوێ وەریەکێ لە نەفسیەن ڕۆحیەن لەواری پەروەردەییش و حتا مشخص بۆ مەسەلەن بەیانیان یا ئێوەران مشخصە چ ساعتی بۆ ساعتێ تیپ گۆرانی هەیەک لە رادیۆ بڵاوکرێتەوە کە ئامیترە بۆ خەڵکی ئامە ئەوەی کە حەزی لەوە بێت گوێ لەوە ئاگرێت وە کاناڵەکانیش هەردووە. بەڵام من تا ئەوجێ من تێبینیم کردووە بەداخێکی زۆرەوە لە مێدیا کوردیەکانە ئەم شتە ئاڵۆزە. هیوادارم کە پەیامەکە یا پرسیارەکە وەڵامی پرسیارەکە بوو. باشە پرسیارێکی تر وەربگرم بچینە سەر ئەو هاوڕێیانەی من سەیرێکەکەم کە دکتۆر باران پێی وابوو کە پێویستە لە دوای کەرەنتینەش ئەم جۆرە بەرنامانە هەبێ. کاک بارامجان من بە دڵنیایی و بەردەوامە بین و بە پشگیری پێدرام و کاکاوە و دەیانی تێر کاک فەرهاد کە کۆمەڵی موزیسیانی زۆر باشمانێ بەداخە و کامانە فۆکسی تیڤەکان لەسەر ئەمانین با هەموو لاگ ئەم لایڤانە بەردەوامەکەین و ڕێچکەیەکی تر لەناو سۆشال میدیا بتوانین دروستی بکەین. زیاتر سڵاو و ڕێز هەیە کاک ئەو ئەزیزانی لێرن ئەوەی کە کۆمنتەکانیان نووسیوە بەرچاومەکەوێ. سڵاو و ڕێز بۆ هەمووتان کاک نیات کاک بڵند قەراغی کاک ئاسۆدیلان کاک گەشت مەسەر پرسیار ئەگە پرسیارتانە و تکایە بینێن چکۆوانی پێشتر نبینم. کاک هەڵۆ ئەڵێ بە کاک پێدرام دەڵێم ئایا میلۆدی کوردی ئیمکانی بوون بە بەرهەمی جیهانی تێدا هەروەکو چۆن گۆرانیەکی چونکە تونکەی چڕیوە کە جۆرێک میکسی کرد لەگەڵ موسیقی غەربی یا ڕۆژهەڵاتی ئایا موسیقی کوردی ئەو توانایی هەیە ئەگەر بتوانی وەڵامێک بیتەوە کۆمنتەکانە بڕبوو یەنەوە سەر مناقەشەکەی خۆمان بەس دوایەوەی کە جوابی ئەمەمەیتەوە نەسەرچەپ ئەمە فقط جوابی یەک پرسیارم نەدا ئەوەی قەزیە کوردیەکە دیارە پرسیار نەبوو فقط بۆ چوون و لوت بوو. وەڵام من نەتوانم بڵێم قەزیە کوردیەکە وەختی دەڵێم کە مەسئولیەت دەبێت بکەوێتە سەر شانی تاکی کۆمەڵگا ئەوە یەکێک لە مەسئولیەتەکانە کە دەبێت تۆ ناوەی کە زمانی کوردی لە زمانی تر باشترە یا خراپترە بەڵام تۆ ئەگەر دەتەوێت خەمخۆری و قەزیە دەبێت هیچ نەبێت زمانەکەی ئەوڵ فێری بۆ قەزیەی مێلۆدی کوردی ئەتوانێت لە چوارچێوەی نەوت جیهانیدا خۆی نیشاندا بێگومان نەتوانێت هیچ زۆر چاکیش دەتوانێت بەڵام ناتوانێت بەو شێوەی کە من بینیمە ئەیانەوێ موسیقیەکە تەسکۆ بکەن و بیخەنە قاڵبی ئەوەی کە وەکو ئەنسامبلێکی چوزانم ناڵم مەسەلەن کلاسیکانەی بکەن یاخود بەنەوەیەک بیغەربێنن تێدەگەی لەمە بەستم ئەگەر ئەوە هەدەفەکە بێ موسیقای کوردی قەت ناتوان موسیقای کوردی وەکو خۆی بەڵام بە پوختی و ڕێکوپێکی زۆر مەودای ئەوەی هەیە نە لە سامبا نە لە سامبای بگورە برازیل هیچی کەمتر نییە بگرە زیاتریش. زۆر باشە پێدرام هەر لە مەسەلەی میتۆ دەمەوێت یەک جەختی تر بکەمەوە ئەوگوی کە ئەزانن کە جەنابەت بڵین پێشتر قسەم لەگەڵ کردووی جگەلەوەی کە لە سوید خوێندووتە و دەست و پەنجەیەکی شیرین زۆر جاکە من جۆم لە تۆ بێ میرزادەم بیرەکەوێتەوە دیارە ئەشێر میرزادە تەسیرێکی باشی لەسەر جەنابەت هەبوو بێ و هەرچەنە بڵین ڕێچکەی تۆ جیاوازە و بڵین میرزادە شتێکی ترە بەڵام ئەو ئیفێکتە لە ناو ژەنینی تویا دەست و پەنجە شیرینەکەی تویا ئەبینم بەڵام ئەوەی کە هەیە لە ئێرانە یا بڵین لە ئێرانە میتۆدێکی کە پێڵێن ڕەدیڤ بۆ ئامێری سێتار بۆ ڤایۆلین ئەمانە هەیە ئایا بەڕێی جەنابەت ئەم میتۆدانە کە کاتێک کە ژەنیارێکی کورد ئەسفی پێکاپی فێرە بێت سیراتێکی ئەو زمانی یا بڵین ئەو پەروەردەی ژەنینە فارسی پێوە دیارە بێ من ئەمە ڕەئی منە بەڵام ئایا ئێمە کاتی نەهاتوو ئێمەش میتۆدێکی لەو جۆرەمان هەبێ کە مناڵی ئێمە یا بڵین ئەو گەنجانی کە دەسەکەن بە ژەنینی ئامێرێک ئەوەنی بەتایبەتی ئامێرە ڕۆژهەڵاتەکان یا ئامێرانی کە توانای ژەنینیانێ وەکو ژەنینی ڕۆژهەڵاتیانێ وەکو ئامێری ڤایۆلین ئایا ئێمە پێویستمان بەم میتۆدا هەیە یا بەڕێی تۆ ئێمە مادەم ئێران و میتۆدی دروستکردێمە لەسەرەوە فێربین دوایی بگەڕێنەوە بیستڵبێت وەکو ئەو نمونەی لێ یەکەم قسەکەم درێژ ناکەمەوە ئێمە یەکەم جار بە زمانی ئینگلیزی فێری خوێندن و نووسین بین
یا ئەوە تا یەکەم جا هەر بە زمانی دایکمان فێر بین دوایی هەنگاو بنین بۆ زمانەکەی تر ئەتوانی بۆ چوونی خۆتم لەسەرەوە پێ بڵێ بەسەر چاو بۆ چوونەکەم ڕەنگە تۆزێ وەکو ئەوە وابێ کە تووڕە بم یا شتێکی وا بەڵام بەخواوانە زۆر هێوریشم بەڵام منەمێ شتێک ئاماژە پێ بکەم شەوەیە کە بە بڕوای من و بەو شتێک کە من بینیومە لە ژەنیاران و گۆرانی بێژان کە ئەمن تەمەنم 35 ساڵەواتە ئەوانەی کە پێش ئێمە کاریان کردن من پێم وایە تەواوی زۆربەی هونەرمەندەکان و گۆرانی بێژەکان و ژەنیارەکان هەتا دێ وا هەڵسو کەوتیان کردن لەگەڵ خودی خۆیان و گەلی کورد بەگشتی و فەرهەنەکەیان وا بەرخودیان کردە کە ئێمە مەسەلەن دەوڵەتێکی پادشاهی زۆر بە هێز و بە قووەتمان هەیە و هەموو شتێک لە اختیارمان هەیە و فەقەت دەتوانین داوا بکەین باشە وەختی دێ ئێران لە چوارچێوەی ئێرانە ڕەدیف دادەمەزرێ هەوڵێکی زۆر دەدەن بە یارمەتی پێش ئەڵبەتە پێش میرزا عەبدوڵڵاوانیش زۆر کار کراوە بەڵام مەسەلەن ڕەدیفی کامەڵەکە وەکو ژەنیاری بۆ مەسەلەن تاروانە زیاتر لە ڕەدیفی میرزا عەبدوڵڵا هەڵەنە بن ئیسفاداکەن لە کەمالی شا ئەبوڵحەسەنی سەبا کتێبێکی سێ دەورەیی هەیە ئەمانە بەڕاستی خەمخۆرانە کاریان کردە تازە ئەوان دەوڵەت و سیستم و هەموو شتێکیان هەبووە بەڵام ئێمە لە ئاستێکە کۆناغی ئێمە لەو قۆناغاین کە وەکو جەنابەت دابنیشین ئاوا قسە بکەین بۆ چەند نەفەر نازانم وێستا چەند نەفەر لە پشت خەتە توانی پێم بڵێ خوا تەسەوورەکەم لەسەر و 40 کەس لە خەتا بێت بەڵێ 40 کەس باشە ئەمن کەسە ناسم بۆ لایڤێکی ئاوە ئیدعای ئەوەیە کە ئەگە باڵای 150 300 نەبێ نایە یعنی تمشاکە مەسەلەکە ئەوەیە ڕاستە تۆ مێتود بۆ کێ دەنووسی و چۆنی دەنووسی ئەگە من حاضر نەبم بڵم کاکە مێتودێک دەنووسم یەک لاپەڕە دەنووسم ئەو لاپەڕە ڕەنگە 1 ساڵ کومەکی لاوێکی وڵاتەکەم بکەن ئەوە مهمە قۆناغی ئێمە لەوەدایە بۆیە من دەڵم هیوادارم نمونەت زۆر بێت چون من نەزانم شاید ئەودا 40 نەفەر باشە لەو 40 نەفەرە کافیە 1% لە قسەکانی ئێمە سوود وەرگرێ و بەکاری بێ ئەکاتە چەند نەفەر ئەکاتە 4 من یەک قەوسم بیتێ ئەوانەی کە لە ناو لایڤەکان بەشێکی زۆریان کەسانی مهتەمن بە موزیک چکە بەڕێی من ئەم 31 کەسی تا ئێستا لەم 31ەکە بەڕێی من وەکووە 300 کەس بێ زۆر جار بۆ نمونە 5000 کەس لە خەتایە و کە کەسەکە توانای وەرگرتنیش دەڵام ئەنجا بۆیە 1% کافیە 1% کافیە بەڵێ ئەنجا ئێمە لە قۆناغێکە ئێمە تێدان نورە قۆناغێکە ئێمە تێدان ئەوە نییە کە مەتودێکی سەیر و سەمەرە بنووسرێت یا وڵاتی ئێمە دەبێت وەکو جەناب ناڵم نزیکترین کەسەکانمان بخینە سەر ڕێگەی دروست خۆمان بخینە سەر ڕێگەی دروست ئەگەر ئەوەمان کردبێت زۆر کارمان کردەوە هیوادارم لە داهاتوودا توانن ئەو ڕێچکانە زیاتر بێت کە چارەنووس و چارەی ئەو قەزەی مەتود و زۆر شتی دیکە بکەین من ئەوەی یەک کۆمنت لەسەر کۆی قسەکانی جەنابەت یەکی لەو شتانی کە من بە ئەجریەوەی کە من بواری ئەتنۆمیزیکۆلۆژیە زیاتر مەسائلی توێژینە و لێکۆڵینەوەیە و ئەو کتێبانی کە دەربارەی موزیک خوێندومەتەوە بەدڵیام هەموو مێژووی میلەتان بە هەمان شێوەیە بەڵام بەڕێی من ئێمە ئەو شتێک کە دواکەوتۆ مۆسیقا ساڵانێکی زۆرە کە لە ناومانە بەڵام شتێک لە ناومانە نییە گفتوگۆ لێ تێگەیشتنی هونەرمەندانی ئەوەیە کە لە ناو ساحەکە ئیشەکەن ئەمەیەکێکە لە گرفتەکان هەریەکە لە هەنگاوەکان ئەم گفتوگۆیانە بۆ ئەوەیە کە هەرچەندە من دڵنیام زۆر کەس لە سەرو ئەو 26 یا بڵێن 30 کەسی کە عادەتەن لایڤەکانەوە لایڤەکە ئەبینێ لە دوای ئەمێنێتەوە ئەگاتە 2000 بۆ 1500 2000 یاریەکە عادەتەن ئەوەی بۆ ئێمە گرنگە وەکو ئەرکێک ئێمە بە ئەرکەکە هەستین
و مێژووی مۆسیقای ئێرانی کە بە تایبەتی لە باشووری کوردستانە ئاڵێن کاکە ئیمپراتۆری فارس چەند ساڵە ئەم شتەی هەیە مێژووکەی بڵێن لە ڕووی دروستکردنی ئەم شێوازی نۆتەیشن و دروستکردنی ڕەدیفەکە تەمەنی 70-80 ساڵە کە ئەسڵن هەلایەن کەسێکی شەوە یەکەم جار پێشنیارکە کە خۆی کۆڵۆنیێڵە عەلی نەقی وەزیری کە تەلەبەی میرزا عەبدوڵڵا بووە یعنی کۆڵۆنیێڵە چۆ بۆ فەڕەنسا و شێوازی نۆتەی بینی و دوایی هەوڵی یاوە ڕەدیفەکە دروستکە بۆیە وروژاندنی ئەم جۆرە باسانە بە ئومێدم و موزیسیانانی کە لەناو ئێرەیە بۆ بە تایبەتی جەنابەت کە من دڵنیام تۆ ئەتوانی کە بۆ تەجروبەی کە خۆتەتە کە ئەونا حەزیش لە موزیکی کوردیە لە 10 ساڵی و لە سویدایت و هێشتا زمانەکە شیرینە بە کوردیەکەی خۆمانە و ژەنینەکەت هەر کوردیەکەی پێ دیارە بە ئومێدم کەسانی وەکو جەنابەت بتوان ئەو میتۆدە دروستکەن ئەنی مەبەستی سەرەکی من ئەوەیە شتێکی تر کە ئەچین بۆی تۆزێک ئەگەر برادران بڵێن تێبینیان هەبوو یا کۆمنتیان هەبوو بۆم منووسم منەتوانم وەریگەم پێدرام شتێکی حەز دەکەم قسەی لەسەر کەم چکە زۆر بۆی ئەوە بەجددی وەزاکە نەگرنەوە برادرانە ئیزعاج بن یەکێ لەو شتانی کە من زۆر سەرنجەیەم لە کلیپەکانی تۆ لە کە کاتی مۆسیقالی مەگەر مقام دەبێت تۆزە تۆڕیت وەکوتر زۆر فەنی یعنی بە تایبەتی ئەگەر ئەو کلیپی کە باسمان کرد لە تونکەکە جۆرێ لە ڕقس جۆرێ لە پێکەنین جۆرێک لە ڕووخۆشی کە من بەڕاستی ئەم شتە بە جەنابەت بڵێم کەم ئەیبینم لە ناو موزیسیانی کورداوە باشووریشە کە زۆر فەنیانیا شۆوێکی تابێ بۆ ئەوەی کە سەرنجی جۆگرەکە ڕاکشێت کە من ئەمێ پەیامێکی بۆ و گۆرانی تونکە گۆرانێکی کوردی سەری عەشادە حەزەکەم شادبی لەگەڵ منە ئەجا لە دەموچاوت لە ئاکتی دەموچاوت لە کاتی ژەندنا بڵین ئەم شتە ئایا ئەمە هەستەکەی بەڕاستی کاتیەوە هەیە کە موزیسیانی کورد ئەو لایەنە فەن و شۆی ینی بکاتە سەر شێوازی ژەنینەکەی لەو بەتابەتی لەو گۆرانەسا معقول نییە من زۆر چوون بۆ کۆنسێرتێک یعنی بۆ نمونە لە فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی گروپی هینی لەبوو ئەو گروپی ڕستاک باوەڕکە ئاگریان لەسەر ستەیج بەردا ینی بە دەهۆڵ و زۆرنام وەستا بەس خەڵکەکە هەمووی دانیشت بوو ئەنجا ینی ئینجۆی نەئەبوون نەمەزای هەرچەنە وەسقاکە پێیان خۆش بوو دەموچیان پێوی دیار بوو بەس کەس نەچەپڵەی لیانەیە ئەنجا حەزەکەم تۆزە قسەم لەسەر ئەمە بۆ کەچکۆ من زۆر جار ئەبینم کاتێک کۆنسێرە گۆرانێکی زۆر خێرا و زۆر شار لێ کەچی موزیسیانەکە ئەسڵەن خۆی تووڕەیە ئەنجا کە تۆ تووڕەبی چۆ دەتوانی خەڵک دڵخۆش بکەیت و ئەو هەستە بگەر ئەتوانی تۆزە باسیەوەم بۆ بکەیت بەسەر چاولێکە کاکتوانە ئەمن زۆر ڕەخنە کەوتەتە سەرم بە بۆنەی ئەو نەو هەڵسو و کەوتۆ کە جەنابەت بە نەنا زۆر کەس ڕەخنەی گرتە و زۆر کەسیش پی جوان و موسبەت بووە بۆ چوونی خۆم سەبارەت بەو قەزیە ئەوەیەکە ئێمە وەکو ژەنیار یا وەکو گۆرانی بێژ هەر شتێک من گۆرانی بێژ نیم لە تنوکەکە ئاماژە تێبینیت کردوێ لە کاتی گۆرانیەکە هیچ تەسویرێکی گۆرانی وتن نییە گۆرانی وتنەکە زیاتر وەکو سکردێ ئیسفادەم کردە لە گۆرانیەکە بۆ پێویست نەکە گۆرانی بێژە بێرم بۆ ئەو نەو ئەکلیپە چونم زانی فقط بە خۆمە کرێ ئەمن ژەنیار گۆرانی بێژوانە بە تایبەت ژەنیار وەکو هونەرپیشە ینی ئاکتەر شانۆگەر ماشاکەم و من شخصەن ژەنیارێکم پێژەنیارە زۆر بە سەراحەت بڵێم کە بتوانێت لە هەموو جۆرە شوێنێک و چوارچێوەیەکدا ڕۆڵی خۆی ببینێت یانی ئەمن لەسەر جادەیش ئاسازم لێیاوە لە زەماوەنی جیپسیەکان ئاسازم لێیاوە لە کۆنسەرت هاوسە گەورەکان ئاسازم لێیاوە لە حەفلەی کوردی ئاسازم لێیاوە لە کۆنسەرتی کوردیە لە هیدی فارسیە نازانم لە تەلەڤیزیۆنەکانە لە هەموو ڕێ و لە بۆ هەر شوێنێکی خۆمەخەمە قاڵبی ئەو شوێنەدا و من بۆ ئەوەی کە ئایا پێویستە شتیوە ئەگەر شتەکە بە زۆر نەبێت چون نابێت ببێتە دەڵقەکبازی ینی ببورن ئەو وشە بەکارن نابێت ببێت دەڵقەکبازی و ئێمە هەر کەسە و تواناییەکمان هەیە لە بوارێکدا وەکو مۆهری پەنجە هەر یەکی و
مهری پەنجەی خۆمان هەیە و دەبێت ڕێگر لەوە نەبین چونکو ئەگەر ئێمە ڕێگر لەوە بین ڕێگر لە تەنانەت کارەکەیشمان نەبین و موسیقیەکەیشمان مەسنوعی ئەبێ مثلا تنوکە من ئامادەم کرد چەند ساڵ لەمەوبەر لە وەختێکی زۆر ناخۆشدا بوو نازانم وەختی تازە ئەوایلی قەزین داعش وانە بوو و من ئەحساسمە کرد پێویستە شتێکیوە بۆ پشودان بە خەڵک پێویستە بۆ بۆیە ینی هەستەکەی زۆر پێویستە ئۆکێ بۆی برادران کۆمەڵن کۆمنتم بۆ هاتووە پیا ڕۆم ئەوەی کە بەرچاومەکە چکە ناڵم پرۆگرامەکە زۆرێک لە کۆمنتەکان ئەڕواتە سەرەوە ناتوانم پێی بکەمەوە ئیبراهیم کیڤۆ یەکێک لە هونەرمەندەکان کە پێشووتر کە لەگەڵمانە بوو سڵاو ڕێزی هەیە بۆ جەنابەت کاک پێدران کاگازۆر ساڵە ئەڵێ پێویستە چەند سپۆڕێک ژەنیارێکی هەورامی و کرمانجی بانک کرێت هەوڵێم ئینشەڵا کە خەڵکی زۆر تایبەتی تیا لە ڕۆژەڵا لە باکوور لە باشوور ئەوانی کە هەست بکەم وەکو کاکە پێدرام توانایەکیان هەیە و چکە بەڕاستی ڕەنجی بەرنامەکە بەو شێوەیە ئەوەی کە بزانم کە شتێکی کردو بۆ موسیقای کوردی اینجا لە پرۆگرامەکە قسەی لەگەڵاکەم لەوانەیە پێدرام شایەتی با کە من بۆ حازرکردنی ئەم لایڤە پێویستم بەوەیە دووسێ ڕۆژ بەس خەریکی تەکنیکەم یانی بەس دروستکردنی ئەو شاشەی کە هێواڵن بەری کە کاک هەڵۆ جۆرە فۆرمێکی ژەنینی ڤالینی تورکی هەیە کە ئێستا لە کوردستان باشوور بوونیانێت تەنانەت شێوازیکردنەکەی جیاوازە ئایا ئەمە کاریگەری لەسەر میلۆدی کوردی ئەبێت دوایی جواببەرەوە پێدرام دەست پێشخەریکی باشتە ئەنکو لە ڕێم بەرنامە بەڕێستان بۆ بەرەو پێشبردنی موزیکی گۆرانی کوردی بەڵام ئایا تا چەند پشو درێژی و تاکەی بەردەوامە بن چونکە زۆرجار ئەم هەوڵە وەڵاهی من وەکو شخصی خۆم وابزانم نزیکی بە ساڵێکە هەر پشو درێژم دڵنیام هەر ڕۆم چکم من وەکو توانا باوەڕم پێوێتی مەگەریتر موزیسیانەکان ینی بڵێن بە ئەرکی خۆیان هەڵنەسن و نێن گفتوگۆکە بکەن چکە بەڕاستی منم لەو پەردە ئەو پردەی لە نێوان موزیسیان و خەڵکی ئاسایی هەیە بشکێ و زۆرێک لە موزیسیانەکان تا ئێستا بڕیاریان ناوەکە هاوکار و پشتیوان بن بەردەوامە بین شنە ئەحمەدی قسەکانی ڕاستە زۆر سوپاس بۆ ئێوە کاگاسۆ سوپاس بۆ تۆ بزانم پرسیاری تر مۆسیقای کوردی لە قیاس لەگەڵ مۆسیقای ئەوروپی یا غەرب قسەیەکی پێ نییە باشتر ئەوەیە واز لە قیاسە بێنین مۆسیقای کوردی لە بازنەی بەشی مۆسیقی فۆلکلۆرەدا بە دەوری خۆیان دەسوڕێتەوە شین مردۆخ واڵێ هیواش دەکا زۆر لە ناحەزە هیواشەی لێ ئەڵێ هەنێک کەس کە بوون برادرێک ئەڵێوی کە هەنێکەیە کە ئاوا ڕووی وەکو پێدرام خۆشەکە لینە هەنی پێدرام شانسێت تۆ ئەم جۆرە ئاکتینە و لێت بژی پێدرام باسی ئەوەمان کرد باوان ئەڵە زۆر بەسوو بە تایبەتی بۆی من لە ئەوروپا مۆسیقای کلاسیک کەمتر ئاشناین بە موزیکی کوردی کاک باوان بە ئومێدم ئەم بەرنامانە سوودی لێ وەرگین دوا کۆمنت شەو باش لە تۆ کاگازات بەڕای من هەموو ئەوەی کە لە وڵاتەکەی ئێمە دابەش بووە بەسەر وڵاتێکە موزیکەشمان دابش بەسەر ئەم وڵاتە بە ناوی ئەو وڵاتەوە نووسراوە تەنانەت لێکۆڵەر موزیکزانەکانیش کە لە موزیکە ڕۆژەڵات قەت نەیانتوانین مۆسیقای کوردی بەڵکو هەمیشە کوردی ئێرانی تورکی و ئێرانی بە دوایە هاتووە ئەم پرسیارە بۆ هەردوو بەڕێستان ئایا بوونی دەوڵەتێکی سەربەخۆ چەند گرنگە بۆ ناسینی موزیکردنەوەی کوردی بە تایبەتی کورد پرسیارێکی تر ئەگەر بیکەم بە دوا پرسیارێک بۆ کاکە شەرام ئایا میدیاکانی باش چەند بەرپرسان لە گیان شارام کێ وتم شەهرام ئەجابەزا و شەکلەم هەیە پرسیارێک بۆ کاک شەهرام وەڵام کۆمنتم خوێندەوە برادرە کاک پێدرامی شەهلایی معنی بەبەستی تۆیە عەزیزم ئایا میدیاکانی باشوور چەند بەرپرسیارن من لێرە ئەوەستم ڕێباژیان سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست کاکارزان سڵاو بۆ تۆ ئەوەی کە تێگەشتی وەزم کۆی کۆمنتەکان ئەگەر دەتوانی بۆم کۆکەیتەوە یەک پرسیاری بۆ هەردووکمانە منیش جوابێمە بەس دوای بەڕێزت دیسان دووپات دەکەمەوە لە ئەوانەی کە بینەرمانن من نابینم کێ لەسەر خەتەوە شتەکان نابینم فقط جەناب دەبینم تۆش ڕستمیشت نییە بەرحاڵ ئەگەر هیوادارم بە بێڕێزی وەری نەگرن سڵاو و ڕێز و حورمەت بۆ تەوایەوانە بینەر کاکی گیان سەبارەت بە ڤیۆلۆنی نەزانم ویتی ڤیۆلۆنی تورکی چەندێک کاریگەری هەیە بەسەر مێلۆدی بێگومان چاو لەکەن گرتنی ئامێرەکە
لە چوارچێوەیەوە چ ساوندێک چ دەنگێک ئەتەوێ پرودوسکەی دەربێری باشە. لە هندستان ڤیۆڵۆنەکەن لە تورکیا مەسەلەن قەوسەکەیان بە جۆرێکی تا ڕادەیەک سەقەت گرن لە دیدگای منەوە دەستی چەپیان زۆر خوارەگرن بۆ ئەوە پێویستە بۆ نەوعی گلیساندوایەکە لە موسیقی تورکیا لە موسیقی بەتایبەت بازاڕی تورکیا لازمە و پێویستە یعنی چی ئەوەیشیان هەڵگەڕانێتەوە بۆ خزمەت بە موسیقەکەی خۆیان ینی لازم بێەوە بکەن کردیانە. لە هندستانە موسیقەکە خەنە سەرپا زۆر داوای لێبوونەکەم پاماوەلەکەم خەنە سەرپا ئاوایگرن پێویستە بۆ ئەو نەوع گلیساندوانەدا پێویستە. لە ئێراندا قەوس بە عام تۆزێ خواردترەگرن بەرەو سیمی بەرەو ینی بەرەو نوکی کەمانەکە لەبەرەوە ئەو دەنگە نەرمە تا ڕادێکی زۆر بتوان دەربێت. مۆسیقای کوردی ناوچە بە ناوچە فەرقەکە و بە نەزەری من جەناب ئاماژەت بەوە کرد کە قەزەی موجتەبای میرزادە و من چەندێت ئەسێ من موجتەبای میرزادە ئەو پیاوە بەرزە هەندێشتی تایە لە پەنجەیە کە من پێم وایە وەکو ڕەمزێکی کوردی بەتایبەت بەشی سۆران دەبێت لە هەموو ژەنیارێکی کەمانژەنە هەبێت هەندێشتی زۆر پێویستە و زۆر جێگەی خۆیەتی و من ئەوانم هەڵگرتە و من پێم وایە وەختی شتەکە موجودە و گونجاوە و دروستە و جواب ئاتۆ لە چوارچێوەی موسیقاکە بۆ نەبێت پێویستمان بۆیە کە بڵێ ئەتوانی یەک دوو ڕەمز کەمانچەکە لە پشتەوە هیوادارم نەسەب بێ ئەتوانی یەک دوو ڕەمزم پیشان بی بە تایبەتی هەنێکی تایە کە ژەنیاری ئامێری کەمانچەیە و حەزەکەمەوە نییە بە عەمەلی بیبینن ئەگەر بتوانی ئەگەر گونجاوە ئەگەر نەگونجاوە داوای لێبوردنەکەم شتەکەم دانی داواکار لە گونجاوە طبیعیە هاوڕێیان لەبەرەوە ئەزانم کێشەوچیە کێشەریە کامێرەکەت لا بەم بۆی بتوانی ئەوە بکەی بە ئیسراحەتی خۆت وەڵا ئەم بەزمەیان پێی گێڕام لە ئینستاگرامە هەفتەی پێشوو زۆر دەنگی کەمانەکە ناخۆش بێ ئاوا بەس وتم ئەگەر لە دوایە ئۆکێ کێشە نییە ئەماوە پەستیانی یاری گرتنی هەر ئامێرێک وەکو دەنگ تۆگە دەنگت بێریتە بەرۆ بۆ لای لوت و وای لێ بکەیت فۆرمێکە گرێ بیدێتە دواوە فۆرمێکی ترەگرێ بیدە کە لە فەرمێ لە سنگۆ بڵێ لە دیاکفراگ بگرێ فۆرمەگرێ یعنی تۆ پێویستە لە موسیقای کوردیدا چ ڤیۆڵۆن بێت چ دەنگ بێ هەر ئامێرێک بێ دەبێ ئەو دەنگە کە مختصە بە ناوچەکە ئەوە دەربێت تێدەگەی لە مەبەستەکەم بیزە زۆر حاڵی بووم دەست خۆش پەزیانی چی بۆ موسیقای کوردی من پێم وایە دەبێت تقریبا یەک شتی باشمان هەیە لە موسیقای ئێمە کە پێویستە بەرعەکسیوانی تر کەمانەکە زۆر بە دروستی بگیرە بە تایبەت ئامێریکەمان بەڵام ئەونی کە من ئاگام لە هەنێ توێژینەوە هەیە لە موسیقای کوردی ئێمە هەر بۆی ئازیزان بزانێ بەس پرسیارێکی شەو بوو دەربارەی منیش بوو هاوڕەیەکمان وتی چەندی بەستی بە تایبەتی پێویستە کە کاگازاد مستەفاپور پێی وایە کە پێویستە ئەم هەموو قسانی کە ئێمەکەین دروستکردنی میتۆد و ئەم بابەتانە چەند پێویستە کە ئێمە کەم دەوڵەتمانە بێ بەڕاستی بن لەو ئەزیزەی ناشارمەوە من لە باوەڕی منە ئێمە 31 ساڵە لە باشووری کوردستان دەوڵەتین خۆمان بەڕێوە بردووە ڕاگەاندنی خۆمان بووە دەوڵەتی خۆمان بووە زۆرشتی خۆمان بووە بەڕاستی کەسانی پسپۆر و شارەزا بە ئەرکی خۆیان هەڵنەساون واتە ئێمە لە باشوورە ئێمە دەوڵەتی کوردین و هەموو کاتێ وا مامەڵە کراوە من لە ڕۆژەڵاتە ئێرانیەک یا بڵێن فارسێک نەهاتووە ببێ بە هێزی سەربازی بێت سەرم وە لەبن من لە تەمەنی خۆمەوە لە 1990ەوە هیچ عەرەبێک نەیتوانیوە ئفێکتی هەبێت لەسەر ژیانی ئێمە ڕاستە لەوانی مشکلی ئیداریۆمانەمان هەبوو بێ و مەحاژێت و نە بەڵام وەکوتر بەڕاستی ئێمە دەوڵەت بووین و بەڵام خۆمان بە پرۆسەکان وەسە ئەمە قەناعەتی منە بەس شتێکی تر هەبوو کە ئیجازەم بێ لەسەرەوە شتێکی تر ئەگەر ئیجازەم دەدێ لەسەرەوە قسە بکەم من دوای قسەکەی خۆمەکەم بۆی قسەکانمان نانە بیڵێ چکە ئەو پرسیارە بۆ تۆش بوو کاک پێدرا بۆ قەزەی دەوڵەت ئەو پرسیارشی توانین هەڵگەڕێنینەوە پێش ئەوەی دەوڵەتی ئیسرائیلدا بمەزرێ بۆ پەناگایەک و دەوڵەتێکی سەر بەخۆی مثلا بۆ یەهودیەکان موسیقی کلسمنیان بە تەواوی دنیا بڵاو کردبوو
نە دەوڵەتیان هەبوو نەین لەژێر سیستەمێکی زۆر ناخۆشیشدا. ئەگە بین چاو تەماشای مۆسیقای بلوز بکەین، بلوز لە بەدبەختی و زوڵم و سیستەمێکە بەسەر ڕەشپێسەکانی ئەمریکا هات زیاتر گەشەی کرد وەبڵاویان کردو بۆ هینی خۆیان ئێستا. باشە کورد نابێ پشت ببەستێ بەوە کەی دەوڵەتمان بوو چارەسەریکەی. ئێمە دەبێت دیسان ئەچمە بە قسەی ئەوەڵەکەم ئەرکی غروری نیشتمانی پێش هەموو شتێکە. تاکی فرد پدرامە توانایە هەر کەسێکە هەر بەڕێزێکەیە هەر دۆستێکەیە ئەرکەکە بە ئەستۆی خۆی بەهی خۆی بزانێت. ئەو کات ئێمە توانین موسیقی نەجات بین، زمان نەجات بین، هەموو شتێکی تریش نەجات بین و ڕەنگە ئەو کات قەزیەی دەوڵەت و هەر شتێکی تر دایانێنەوەی بۆ سیاسەتمەدارەکانەوە ئیشی ئێمەنێ. بەڵام ڕەنگە تەنانەت کۆبوونەوەی یعنی کۆ یەکگرتوویەکی ئاوە لە بواری فەرهەنگی و کولتوریۆ مەسەلەی نیشتمانیەکەش قەویترەکە. من هەر لەسەر قسەکانی پێشووتری جەنابەت لەسەر شێوازی گرتنی ئامێریکەمانشە و حەزەکەم تۆزە ورد قسەکانمان ورترکەینەوە بۆ ئەزیزانی کە بەڕاستی من زۆر دڵنیام کە ئەتوانن زۆر بەهرە وەرگرن لەو ئەزمموی کە جەنابەت پێ تێپەڕێوی و بۆ چوونەکانت. منش ئەوەی کە لە باکووری کوردستانە شوێنێکێ بە ناوی کۆنسەرڤاتواری ئارامتیگیران من چەند ساڵێک لەمون پێشکە وابزانام هە 2013 بۆ 2014 من ینی ئاگام لە پرۆسەکەیان بوو. ئەوش ئەوە بوو 2500 گۆرانی فۆلکلۆری کوردیان ئەنەلایز کردبوو کە ئایا ئەو کۆمایی یا بڵێن ئەو جێپەنجەی کە لەسەر ئامێری کەمانچە دایانی کە بۆ نمونە 47 سنتە 50 سنتە چۆن بۆنە عەرەب چۆن دایانێ، تورک چۆن دایانێ وە کورد ئەبێت چۆن داینێ بۆی ناسنامەی موزیکی کوردی ببەخشێ. ساڵانێک ینی لە باکووری کوردستان نەدەوڵەتە ئەگەر بیبێستینەوە بە مۆزوعە لە زوڵ مستەمێکی زۆران کە بە زمانی دایکیشان تا ساڵانە لەمەوبەر قەدەغە بوو ئەوە خەریکی ئەو پڕاستێن وەگەشتون نەتیجەی ئەو جێگایان ئەو سنتیان دیاری کردووە کە 47 سنتە وابزانم لە فارسیشەوە نزیکە تا ڕادەیەک بۆ کرمانجیەکەشمان ینی کە کرمانجی لێە بۆ نمونە سۆرانیت عەزف کرد و هەت زمانێکی تر ئەگەر کە ئەو مقامانی کە تۆنە ڕوبعەکە سێ چارەکەەکانی بەرەکەوێ بتوانی لەو کۆمایە پەنجەت دابنی چێژێکی کوردیێنێ. یعنی منەمە بیبەستمە بە قسەکەی پێدرامەوە ئێمە پێویستمان بەوێ قەوسەکەمان چۆ نەگرین کێشە نییە ینی هاوڕام لەگەڵەوە بۆ چوونە و کەمانەکە چۆ نەگری بەڵام چۆن بتوانین دەنگێکی کوردی لە ئامێرەکانمان دەربێنین. یعنی بۆ نوکە ستایلێکی بلوزێ جازێ هەچیەکە چۆن بتوانین ئێمە ڕەنگێکی کوردی بەبەریا بکەین. پێدرام قسەیەکی هەیە کە باوانم. بەڵێ بۆ مەسەلەی ئەو قەزیەی کە لە باکووری کوردستان کردیانە لە کۆنسەرواتۆری ئارامتیگیران یەک نقطە زەعفی تێدایە. ئەویش ئەوەیە کە ئێمە ناتوانین پارچەکانی دیکە و ناوچەکانی دیکە لە بەرچاو نەگرین پێشەوەی بەو نەتیجە بگەین. ئێمە باکووری کوردستان خۆی لە خودی باکوورە لە دیاربەکر و تەشاڵ و ئوروفا یانی ڕەحاوانە فەرقی زۆرە، چ لە بواری شێوەی ئەداکردنەوە، چ لە ژەنینەوە، چ لە وتنەوە، چ لە فۆنەتێکی حتا زمانیەوە، چ لە شوا بە قەولی تۆ ڕۆبع پەردەکە دابنی. ئەگە بینە سەر قەزەی ناوچەی گەرمیان ئەوێش زۆر فەرقەکە. دەچیتە ناوچەی مەسەلەن موکوریان بازم فەرقەکە، ناوچەی ئەردەڵان فەرقەکە، کرماشان و ئیلام کە هەر زۆر فەرقەکە و ڕۆژاوە و هەتا دێ. باشە جا ئەوەیە من زۆر باشە کە ئەم هەوڵانە دەدرێ و ئەم هەوڵانە دەبێ بدرێ و دەبێ پشتیوانی ئەو هەوڵانە بین نەکوتین بەسەریان. بەڵام بەبەستم ئەوەیە کە بۆ ئەوەی کە بڕیارێک بدرێ من پێم وایە جارێ لەو ئاستانین، بەڵام ئەوەی کە ئەو هەنگاوە ئەدرێ زۆر پیرۆز و زۆریش باش. بەڵام یەک کۆمنتێ ئەگەر بۆ نمونە من جارێکان لە سیمینارێکە تووشی ئەم قسەیە تووشی ئەم ڕخنەیەکان لێ گرتم حەزەکەم باسی کە منیش هەستم کرد ئەوەنێ بڵین لە پۆینتەکە زۆر وازەح تێنەگەشتە بوون لەوانەی خەلل لە تێگەشت لە گەیاندنی منابوو بێ. بەڵام یەکی لە سیمینار من پێم وابوو لە قسەکانە بڵین کتێبی مۆسیقا و سیاسەتم نووسی بووتیان بۆچی تەنها باز لە مۆسیقا و سیاسەتەکەی لە دەڤەری سلێمانی من نمونەی کتێبەکەم باشووری کوردستانە وەکو نمونە
ئەم نمونەیەم وەرگرتۆ بەڵام تۆ توانی لە باکوورەوە هەمان نمونە کتێبێکی تر بنووسی. ئەنجا لە کاتێم قسە من پێشنیارم کردوتم هەچ کەسێ بەردەمی ماڵی خۆی پاکاتەوە کە قەولێکی یۆنانیە ئەوە هەموو شارەکەمان پاک بووە. ئەگەر ئێمە ئێستا دیسان ئەگەر ئێمە لە باکوور کۆمەڵی موزیسیانی باکوور کە شارەزان بتوانن من بەڕاستی تەواوی توێژینەوەکە ناتوانم ڕێی لەسەر بچکە نەمبینیوە تەنها ئەوەی کە ئاگادارم خەریکی پرۆسەکە بوون نازانم ئەوان گەشتونەتە نەتیجێ بەڵام ئەوەی کە من وەکو ژەنیاری کەمانچە ئاڵێن باڵێ ئەسپەکەم ئەو نقطەیە هەستەکەم تا ڕادەیەکی زۆر دروستە. ئێمە لە دوای ئەوەی کە بۆ نمونە لە قوبڕیا لە ڕۆژەڵاتیش هەنگاوێ بنرا دوایی لە کۆتاییە ئێمە دیسانەوەکوە زمانی کوردی کە فرە دیالێکتە و موزیکەکەشمان فرە بۆچوونە ئەم بۆچوونانە بەڕێی من زۆر زەڕورە وە خۆشە لە قسەکاندا هەر لەو باوەڕایە بووی. پێدرام تقریبا نزیکی ئێمەوە سەعاتێکە قساکەین ئەگەر هەڵانە بێ سەعاتێک و شتێکە بەس بابزان با تەکیدێکەمەوە ئەگەر ئیزنم ڕێیت نزیکی سەعاتێکە قساکەین بەڵام ئەمەوێ بچمە شوێنێکی تری قسەکان. پێدرام بەڕێی تۆ ئێستا چۆن ڕەوشی موزیکی کوردی پرسیارەکە زۆر گەورەیە ئەگەر بتوانی یعنی تەرزە فکرێکی خۆڵە پۆزەتیڤە نێگەتیڤە نازانە بەڵام ڕەوشی مۆسیقای کوردی بەگشتی یعنی چۆن سەیریەکەی پرۆسەکە بە باشیە ڕابڕێوە چۆنە ئەنی توانی تەرزە فکرێکی خۆتم پێ بڵێ؟ ئەگەر دەبێ بەشیکەین ئەوە ڕێک دەچیتەوە بۆ قەزیە وەڵەکە لە چی ڕوانگەیەک ناچینەوە ئەوەشی موسیقای ڕوانگەیەکەوە موسیقای کوردی لە دواری بازاڕیەکەی دەڵێ لە بواری فەنی موسیقاوە دەڵێ لە بواری لە چ ڕوانگەیەکەوە بەڵام بەگشتی من پێم وایە کەم و کۆڕی زۆر هەیە بەڵام ئەمە وەکو ئەوە ناڵم کە بەسەر ئەوانەکە کارەکەن من پێم وایە دەبێت زیاتر تێبکۆشین و زیاتر پشتگیریەک بین و تەنها چارەسەری ئەوەیش ئەوەیە کە بەڕاستی مەغرورانە و بە لوت بەرزانە لەگەڵ یەکە بەرخورد نەکەین. ئەوەی لوتی بەرز بووە لوتیان بە عەرزا داوە تولی تاریخە تماشاکە تماشای تاریخکە هەر کەسێ لوت بەرزی کرد بێ بەتایبەت لەناو گەلی خۆیدا و پۆز با بەسەر گەلی خۆیدا لوتی لە عەرز دەدرێ. و یەک شتی واقعیەتێکی تریش هەیە ئێمە دەبێ لە هەر لە چوارچێوەی ماڵی خۆماندا بە قەولی وشەیەکی فارسی ئەڵێگە کاورا ببێ لە ناو گەلی خۆیدا دەبێ بە پۆخێ یعنی ئەگە قەرار بێ شتێکیشکەین لە ناو چوارچێوەی گەلی خۆمان ناتوانین بیکەین و بۆ گەلی خۆمان و عاقبەتەکەی هەر بۆ خۆمانە ینی بۆ خودی شەخصی خۆمانی شەگەرێتەوە و بۆیە من پێم وایە بارودۆخی موسیقی کوردی لە هەندێ مەسایلە زۆر باش گەشەی کردووە بەتایبەت بەشی ڕەنگە بڵم بەشی بازاڕەکەی عامیەکەی بەڵام لە بواری مەسەلەن تێکست و مێلۆدی دانان و ئەوانە کەم و کۆڕەیەکی جار زۆرەوەیە زۆر زیادە لە حەد لە بیرۆ بڕوای من بەڵام لە بواری فەنی تەکنیکیەکەی و مەسەلەن وەکو چزانم لە بواری ستودیۆ میکس ماستەر ئەو شتانە بێگومان پێشڕۆفتی باشمان کردووە زۆر باشە ینی دەبێت ئەو هەم باشەکە ببینین هەم خراپەکە زۆر 100% منش هاوڕای جەنابتم لە زۆر ڕۆوە توان لە ڕووی تەکنیکی ریکۆردی نۆمانە کوردستان گەشتە ئاستێکی باش کە تا ڕادێک نەک زۆر باش ژەنیاری زۆر باشیش زۆر باش هەیە ژەنیاری زۆر باش هەیە فقط بەداخەوە زۆربەی سەر لێ شێواوانە خەریکن دەڕۆن بەڵام ڕەنگە خۆشم بگرێتەوە نازانم بەڵام ئەناوەکو ژەنیار زۆر باششمان هەیە زۆر باشە. پێدرام یەک پرسیاری تر هەیە برادرێک من ڕای خۆمەڵێم سڵاو مامۆستا سەلاحی ئازیز مامۆستا سەلاح ڕەوف هەر بژی خۆت گوڵی ئازیز مەکێک لە مامۆستا گەورەکانی ئێمە کاک مەهدی بۆکانی بۆ ئێستا کەس بی لەوە نەکردوتۆ نێوی کوردی بۆ دەستگاکان دابنێن ئایا ئەوە کێشە نییە؟ شتێکی تر من دوایی قسەی خۆمە پێدرام تۆ ڕای خۆ بڵە دوایمیش حەزەکەم لەسەرەوە قسە بکەم. دووەم پرسیارڵێ ئەگەر باز لە هونەری گۆرانی سۆرانی بکەین من پێم وایە ئەو کارە موزیکانی مجتەبای میرزادە بۆ هونەرمەند مەزەری خاڵقی کردووە باشترینە کە بکرێت بە فۆرمی موزیکی کوردی. تێبینیەکیش لەو بارەی قسەکەی کاک پێدرام کە دڵێ بێجگە ستایلی باکوور دەگرێت ڕەچاوی ناوچەکانی تریش بکەین بەڵام من دەڵێم کاتێک باکوور هات و فۆرمی موزیکی کوردیان دیاری کرد بۆچی ئاسایی نەبێ گۆرانی بێژێک لە ناوچەکانی تری سۆران
بێت و یا ئیلام بێت بچێت لە باکوور گۆرانێکی لەگەڵ گروپێکی باکوور تومارکە بۆچی ئاسایی نەبە گۆرانی بێژێکی کوردی بچێت لەگەڵ گروپێکی عەربی یا تورکی گۆرانی بەڵام ئاسایی نەبێت لەگەڵ گروپێکی ناوچەیەکی تر گۆرانی بڵێ هەستەکەم کاگعاری زۆر لە مەبەستەکەی جەنابەت حاڵی نەبووە ئەو داوای لێ بردنەکەم ئەوە سوء تفاهم بوو یا من مەبەستەکەم باش نەگەیانە یا ئەو بەڕێزە هەڵت لێ بتێکیش من دەڵێم ئەگە بین پێناسەی موسیقی کوردی بکەین وە کۆی کەینەوە وەکو بەڵگە دوای بین و سینۆ هەموو شتێک ئاوا بخێنە بەردەست دەبێت هەواوی ناوچەکان لە بەرچاو بگیرێ زوڵم لە هیچ ناوچەیەک نەکرێ گەرمیانە مکوریانە ناوچەیە دڵانە عەرزت کەم ناوچەی سۆرانە بادینانە هەتا دێ مەبەستم ئەوە بوو ئەنا من خواخوامە کاکی کرماشانی کە ئیشت براکەم حاڵت چوونە چەکەی بچێ لە باکوور ئەوان جوابی بن و بێژن مەسەلەن هون ژوەرە خێراتن سەران سەر چاوان بەڵام لە یەکێ بگەن حاڵی مەبەستەکەم یعنی ئەوە زۆر بەلامسبەتتر و هیوادارم وای لێبێ زۆر لەوە باشترە کە بچێ لەگەڵ ناوچە جیرانەکاندا موسیقیەکی تەحویل بن و بای بەڕیشمان پێ بکەن نا ئەو بەڕێزە هەڵە لە مەبەستەکەی من تێگەی یاخود من هەڵە شتەکەم بەیان کرد هیوادارم ڕوونم کرد بێت دووەمیان ئەوەی کە دەستگاکان قەزیەی دەستگا ئێمە ناتوانین بیکەین بە کوردی لەبەرەوە دەستگا کۆکراوەی مێلۆدیهای جۆراوجۆری گەلانی ئێران بەگشتیە ئەگەر من باشە بەڵام ئێمە ئەتوانین مەقامەکانی کە کوردین وەکو بەیت لاوەک حەیران عەرزت کەم قەتار و خاوکەر خورشیدی سەفەر لاوەک بەیت چوزانم ئەمانە دەکرێت کۆکرێتەوە بێگومان باشە منیش ئەگەر یەک تێبینی خۆم بم ئێمە لە باشووری کوردستان کەوتینە ناو هەڵەیەکی بەڕێی منە هەڵەیەکی ناسیۆنالیستی طبعا دەستمان ناوە بۆ ئەم مۆزوعی کە بۆ زۆر زاراوەی کوردیمان بۆ دروست کردو بەڵام بەڕاستی ئەونەی ژەنیار سەر لێ شێواوی بۆ دروست بووە ئەوە مستەفید نەبووە لەوێ بۆ نمونە من ئەگەر مەقامێکی بەیاد ناوێکی تری لێ بنێم هەچەند بەڕاستی وشەی بەیاد هەر تەسەورەکەم ڕێگێکی کوردی هەبێ بەیاد یاد یانیا ئەکرێت یعنیۆنی وشەکان هەرکە خۆی جوان لێگەی بۆ نەکاڵی یەکجا بۆ نمونەکە ئاڵی سێگا وشەیەکی کوردی یعنی ئەگەر هەمیشی کوردی نەبێ وشەیەکی کوردیە بەڵام دەستکاریکردنی ئەم زاراوانی مقام و نازانم تەسەورەکەم ئەمە ئەوەنی تر مۆسیقای کوردی بەرەو گرفتەیە کە ئەوەنی تر لە مۆسیقاتێ ناگەین بۆیە بەڕێی من ئەو ستانداردی کە هەیە ئەسا بۆ نمونە زۆر جار من ئەوە قسەم کردووە ئەگەر نۆتێکی کلاسیک سەیری کەی نووسراوە ئەلێگرۆ یعنی خێرایەکەی بڵێن خێرایە نەنووسراوە فاست کە زمانی ئینگلیزی چەند دەوڵەمە هەر وشە ئیتاڵیەکە ماوەتەوە بەڕێی من لە مەسائیلی موزیکا بە تایبەتی لە بەشی زمانەکەیە پێویستی بۆ عەقڵێتە ناسیۆنالیستە نیە ئەمە ڕێی منە پێویستی بەوەیە بۆ نمونە ئێمە بە دۆ نەڵێین دۆ یعنی وشەیەکی تری بۆ دۆزێن تەسەورەکەم جگە لەسەر لێشەوایی و ئەو زمانش کە لە نێوان موزیسیانەکانە دایم کە موزیک شانازی پێوەکە ئەوی شەوەیە کە هەمومان لە یەکتریەکەن کە زمانی مۆسیقایەت بۆ نمونە موزیسیانێکە لە شوێنێکتر بێ سەرێ بۆ باە یعنی جۆرێک لە تێگەیشتن و دەستەبەندیەک هەیە لە نێوان هەموو مرۆڤایەتێک کە وشەی موزیکێتە نام مەگەر لە هەنە سیاسەکە دەستی تێبقات و لە یەکتریمان دوورخاتۆژنا موزیک توانایەکی زۆر زۆری هەیەوە من هەر دوێنێ لە ڕۆژی جیانی جازا باسیەوە پەرگرافێکم نووسی بوو کە چۆن دوو ژەنیارەکەن دوو ژەنیاری جانس بڵین یونسکۆ ئەیکا بە باڵیۆزی یونسکۆ بۆ مەسائیلی پەیوەندی کۆمەڵات یعنی مۆسیقا ئەو هێزەی هەیە بەڕێی من باشترە کە ئێمە خۆمان لەو بابەتە نین و بەش توانی بۆ نمونە کە ئەڵاوەیسی هەر ئەڵاوەیسی بمێنێتەوە کە ئەڵین مقامی سەفەر بابە سەفەر مێنێت لاوک هەر لاوکە حەیرانە شتی خۆمان و ئەوەی تریش بۆ میلەتانی کرد پێدرام گیان برادرێک ئەچمۆ لای کۆمنتەکان بۆیی باشە برادرێک داوای کردبوو شتێکمان بۆ عەزفکە تر نازانم ئەگەر بتوانیت بەس ئەو وەڵای ئیزنم ئەگەرە کرێ پێش کۆتاییەکە هەرەوەی کە دان نابوو لە ئەوڵی
بۆ ڕێز و حورمەتی ئەوانی کە داواکراوەکە من ئیشمەوێ بیگەێنم. هەندێک کەس عەرەب دەڵێن کەوا ناوی مقامەکان لە ئەسڵدا کوردین و ئێمە عەرەب لەوانمان کردووە بە نمونە بێت. پێدرام تۆ چی ئەڵێیت و بۆی منیشتە بڵام؟ بەخوا لە شتێک ئاگاداریم نەبێ زۆر باش ینی 100% نەبم لەسەری و تەرکیز نەکەمە سەری لە خۆم قسە ناکەم. بۆ قەزیەی ناوەکان دەبێ بگەڕینەوە تاریخ و مێژووی زمانەکان ئەو کاتێک ئەمانە دانراوە چۆنیان هەڵسوکەوتە. من تا جێگەی بزانم لە ئەزەڵەوە نە بەیاد بووە، نە ڕاست بووە، نە حجاز بووە، نە سەبا بووە، ئەم وشانە نەبوون، یەگا بووە، دوگا بووە، سێگا بووە، چوارگا بووە، پەنجگا بووە، ئاوا بووە. تا جێگەی من ئاگادار بووم. بۆ نمونە یەگاکە لەسەر دۆ بووە. جا بۆیە لەوە زیاتر من نامێ چمناو تەفاسلی ئەو شتۆ چونکو ڕەنگە کەسانێک بن لە من زۆر شارەزاتە لە ئەوەی مەسائلی ئەو جۆری مقامانەی ینی هەم بۆ وەکو تۆزێ قسەکردن وش زۆر ناچمەنە ئەو تەفاسیلەوە بەس ئەوەی وەکو وەڵامی کاک هومایۆن بمەوە وەکو ئەو زانیاری کە من لەلامە خۆی لە ڕووی زمانەوە سەیری جۆری مقامەکان کە ناوەکان ئێرانیە کە ئەڵین ئێرانی مەبەست لەوە نییە کە فارسیە، چونکە ئێران فەرهەنگێکی جیاوازە، ینی فەرهەنگە تورکی تایە، بۆ نمونە ئەرمەنی تایە، کوردە و ڕێژەی فارسەکان ئەوەنی من ئاگادارم ڕێژەی فارس کەمترینە، بەڵام ئەوان باڵا دەستترینی ناو فەرهەنگەکانی ئێرانن. بەڵام وەکو ئەوەی بڵێن عەرەب ئەتوانم منیش هاوڕابم لەگەڵەوە بۆ چوونەی کە ئەم ناوی مقامەکان لە ڕووی ستراکچەری زمانەوانیەوە لە کورد و فارسەوە لە چاو هەموو میلەتێکتران نزیکترانی بەبێ ئستثنا. ینی وەکو ئەوەی تر ئەم مقامانەکە لە کوردستانە، بەڵام بۆ نمونە کە سەیری ڕەگی ناوەکە ئێستا مقامێکی پێڵێن بەشڕەف بە عەرەبی پێڵێن، بەڵام خۆی پێشڕەف یعنی بۆ نمونە کە ئەگەڕیتەوە سەر ڕەگی زمانەکە پێشڕە و زیاتر پێشڕەف لە باکوورە پێشڕەویکردن، ینی مقامەکە پێڵێن پێشڕەو، بەشێکی لە مقامەکە پێڵێن پێشڕەو، یا بۆنەکە ئەڵی بەیاد بگورنەوە کارەبای کوردستان بڕا تۆزێک کامێرەکەمە کوژێتەوە. چەند لەحزەیەک بۆستن ئەگەر تەحملکەن من قسەکانم ناوەستێنم بەس تاریکم بەشکم کارەبا بێتەوە، هیچ شتێکیشم لەلان نییە. ئازیزان ببورن حکومەتی هەرێم خەجاڵەت بێ نەگەێمە. ئازیزان تا کارەبایەتەوە ئەم حاڵەتە زۆر دووبارە بێتە پێدرا ئێستا من چاوم لە هیچەوە نییە، ڕستۆ کارەبا تێوانە ئەم چەند دقەیە سەیری پێدرام کەن من وجودم نابێت لەبەریکە کارەبا بڕا لە جاتی من و پێدا منیشەوە ئەڵێمەوە زۆرم قسە کرد لەسەر ئەو مەسایلی مقامی حیجا لە مۆسیقای یارسانی دەبێتە عابدین ومە وەڵی کاک هومایۆن ئێمە ئەتوانین ئەوە زۆر سپاس ساراجیان ئەوە خێزانەکەم ئەم لایتینەی بۆ هێنان تا کارەبامانێتەوە. زۆر سپاس ساراجیان. ڕووناک بوومەوە؟ ئۆکەی باشە. وەرحاصڵ کاک هومایۆن ئەو مۆزوعێکی گرنگە، من هەوڵەیەم ئەگەر بۆم بگونجێ یا لەسەر پێشنیاری بەڕێستان ئەو کەسانی کە لەم بابەتی مقاماتوانە کە ژمارەیەکمانێ قاڵ بۆتەوە ئەتوانین قسەیان لەگەڵکەین و بۆیە مۆزوعەکە زۆر بۆ ئەو ئاقارە نەبین. ئەگەر هەر پرسیارێکی تر هەیە بۆ من بۆ پێدرام من لە خزمەتتانە ئەبم ئەزیزان. جارێ هیچ نییە پێدرام، ئەگەر وەکو خۆت ئێمە تقریبا نزیکە بینەوە لە سەعات و نیوی بەرنامەکە خۆت حەزەکەم ئەو نیە مۆزوعێکە بۆ دیاری نەکەم یا پرسیارێکی لێ نەکەم، خۆت هەستەکەی لە مەجای قسەکردنەکەمانە شتێک کە جێی سەرنجی تۆی و باسمان نەکردووە هیچ شتێک هەیە لەلات بێت تا کۆمنت و پرسیارمان بۆیە؟ وەڵای من ئەمە لەسەر یەکشت کە ماوەیەکی زۆرە دەغدغەی مێش فکری منی دروستکرداویشەوەی کە سەرم سوور دەمێنێت کە چۆن بەدەستی خۆمان و بە تا ڕادێکی زۆر ینی بە ئام باسەکەم چەندی ڕاحەت حازر نین هیچ ینی نوێئاوەریە تازەکاریەک لە ناو چوارچەوەی موسیقیەکەمانە بوونی هەبێ. ینی
دێم بەراوردی دەکەم مەسەلەن زۆر ڕاحەت ژەنیارەکانمان من ئەم ماوەیە هەندێک کارم کردووە کاری جۆرە لەگەڵ دوودانە یەک ژەنیار و یەک گۆرانی بێژ زۆر بەتوانای شاری بۆکان برایان و دۆستانی زۆر هێژەم کاک مەحسن و کاک فەرهادی حوسێن پور و لەو کارانەدا بڕیارماندا هەر هەفتە و بە بۆنێک و شێوازێکی جۆرا و جۆر بەڵام هەر بۆ چوارچێوەی ینی لە موسیقی جۆرا و جۆر کەڵک وەربگرین و بەڵام مەسەلەن بنەڕەتەکە موسیقی جوزانم فولکلۆر بێ یاخود موسیقی یەکێ لە شاکارەکانی گۆرانی بێژەکانی پێشووی ئەمە بێت بەڵام مەسەلەن بینم زۆر کەس دیارە بدڵێتی بەڵام ئەوەی کە بەرچاوەوەی کە تعدادێکی زۆر 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 مخالەفەتیان هەیە کە ئێمە هیچ شێوەیەک هەست دەکەم کە نابێت دەست بۆ هیچ شتێک ببێت و ئەمە من بە خەتەرترین و ترسناکترین فکری کۆمەلگازانم کە بە هیچ شێوەیە حاضر نین بەرەو پێش ڕۆیشتم یاخود نە ئەگەر بەرەو پێشیش نەڕۆین ئەقەرن ئیمتحان بکەین هەندێک ڕێگە بدەین کە فەردەکانی کۆمەلگا ئەو مەجالیان بۆ فراهەم کرد کە تست بکەن هەر تستکردنێ کاکە تەیارە بە خۆ هەروە لە گۆترە دروست نەبوو چوار بینایان هاوردە خوارەوە هەو کارەبای کە ئێستا لای جەناب درۆی لای من هەیە تا دروستی کرد کاکە سێ دانە قەتاری لە ئاسمانە لە سەویە بر بە ئاسمانە تەقانی و تا دروستی کرد بۆ نمونە دەڵم یانی بەڕاستی و لە موسیقیشە زۆر دوور ڕۆین ئێمە پێویستمان بەوەیەکە تست زۆر بکەین ئیمتحان بکەین تاوەکو ڕێچکیەک یا شێوازەکان زۆر دوجار دیاری دەکرێت و هەچ کەسە و لە ماڵی خۆیدا ئەتوانێت خۆی بدۆزێت یعنی من پێم وانییە کە موسیقی کلاسیک نەبێ یا موسیقی جاز نەبێ یا بلوز نەبێ یا هەرچنێ من تەواوی ئەوانەیش هیچی بە کامڵی لە ناو موسیقی کوردیدا ناتوانێت جێ خۆی بگرێتەوە وەکو مەسەن بڵێ موسیقی کلاسیک بێری پێدرامگیان من بەداخۆ کارەبا بڕاوە ئەترسم قەتع بێت چونکە پاترینەکە لێ ئەیە قسەکانی تۆ قەتع بێ ئەگەر هاوڕێیان چەند دقەیە تەحمولکەن تا کارەباکە هەڵێمەوە ئەگەر قسەکانمان بۆستێنین ئەگەر سوودفەتەن قەتع بوو ئێمە بێ ناچارین لێرا قسەکانمان کۆتایی پێبێنین لەبەرەوەی ئەوەی خەلەلێکی تەکنیکی و کە لە دەسەڵاتی منانە بەڵام ئەو شتی کە ئەمەوێ هینی بکەم کە ئێمە ئەتوانین لەگەڵ پێدراما جارێک تیژ لەسەر مۆزۆی تر قسە ئەکەینەوە ئەگەر چەند لەحزەیەک یارمەتیم بن بەشکم هەوڵ بم کارەباکە داگرسێنم چەند دقەیە لەگەڵ ما بن ئەگەر وایە بە کاتیان نەگرین چون نەکە خۆنەخوازن نەکرێت کارەباکە چارەسەر کارەباکە چارەسەر بوو ئۆکەی ببورن ئەو بەشەی کە قسەکانێک کرد بەشی کۆتایەکەی قەتع بوو ببورن ئەزیزان بەڕاستی دەسەڵاتم نییە لەگەڵم پرۆسی کارەبا بڕاننا بەشی دووەم زۆر پێویستم بەوە بوو پێدرام قسە لەسەر ئەو مەسەلەیە بکەیت ئەو تۆ وەکو پێدوا بوو کە پێویستمان بەو ئەزمونکردنەیە ئێمە لە ئەزمونکردن پێم وایە ئەسەن خەتەرە کە نەهێڵین گەنجەکانمان بە من و بە دوای ئەمە ئیمتحان بکەن تست بکەن با سەرکەوتوو نەبێ شتەکە کەچێکە بۆ دەبێت لە تەواوی ملەتەکانی ترە ڕێگە بدرێت و ئیجازە بدرێت هەموو شتێک بکرێت موسیقی کلاس بۆ دەوڵەمەندکردن بۆ هەدەفەکە ئەوەیە شاید سەرکەوتووە هەبێ کەسەکان لەو شتا بەڵام دەبێت ئەو ڕێگە بدەین یعنی دەبێت زۆر دڵسۆزانە دڵگەورانە و یەکتر بنەوەیەک لە ئامێزگرین و ئەگەر ناتوانین کومەکیەکەین با لەسەر یەکیش نەدەین و من ئەم قەزیەی ئەفکار و تەفەکوری کۆمەڵگای کوردەواری کە زۆر بە نەزەر من زۆر وشکبینە و زۆر خەتەرتری دەبینم یعنی زۆر خەتەرترە لەوەی کە چواردەورەکەمان هێرشمان بۆ دەکەن باوەڕکە منیش ینی هەمیشە ئەوەی کە تێبیریم کردووە لە موسیقیان ئێمە زۆر لە تەجروبە ئاترسن ئەوەی کە ئەونی من ئاگام لێبێ لە فەرهەنگی میلەتانی ترا بەپێی ئەوەی کە خوێندنەوەی خۆمیان لەوەی کە بینیمە ئەو کەسانی کە عادەتەن پێشڕەون کە کەسانی پێشەنگن عادەتەن لە هەموو میلەتەکانە یەکەم جار بەشێک لەو بڕوایانیان لەلایەن کۆمەلگاوە قبوڵ ناکرێت بەڵام لە قۆناغی دواترە هێوا شێوەش بڵێن زۆر جار 10 ساڵەخانە هەنێک چەند شانسێ بە لەوانەیە بە زووی
تەکنیک و موزیکەکەی جۆ لێ بگیرێ. بەڵام من بەستمەوە بە شتێکەوە پێدرامیش ئەوەیە کە موزیکی ئێمە کە کاتێک کە پەروەردەی گوێچکەی ئێمە ئەوە نییە بەشتی تر بڵێن جۆرێک لە موزیکی تر ئەکرێ بە گوێچکەتە زۆر تەحملی ئەوەت نییە کە بێ جۆ لە مۆسیقایەکی کوردی ڕاقی بگری لەبەرەوەی کە خەڵکەکە گوێی وا ڕاهاتووە. بۆ نمونە من لەم ڕۆژانە بە هاوڕێیەکم ڤیددیۆیەکی بۆ ناردم لە پارکێکی ئازەربایجانەوە کە هەمووی مقاماتی ئازەربایجانی بوو. ئەیوت ئەچمە هەر جێگایە هەر ڕێستۆرانتێ من جۆم لەم شتەیە، ینی جۆم لە مۆسیقای ترادیشناڵی نەتەوەکەیە لە زۆربەی ئەو پارکە پەبلیکەکان نابوونە کە تۆچیتە ڕێستۆرانتێکی بۆ نمونە غەربیەوە لەوانەیە جاز موزیک بە، بەڵام وەکو شوێنە پەبلیکەکان بۆی فەرهەنگی خۆی بناسێنێ گوێی میلەتەکەی بە ئاوازی خۆی ڕاهێنێ. بەڵام حەز ناکەی کە ئێمە گوێی ئێمە تۆزێک شێواوانی لەسەر خەتێک نەوەستاوە بۆ نمونە بەشێکمان زیاتر مطابعی بوون لە باشووری کوردستان سلێمانی زۆرتر حەزی لە مۆسیقای فارسیە ئەچینە هەولێر و دۆک زیاتر مطابعی تورکیە. ئەمە ئایا هیچ تەئسیرێکی هەیە بەڕێی تۆ؟ چۆنی تەئسیر نییە؟ بێگومان نە تەئسیری نییە، تەئسیرەکەی خۆی کردا، زۆریش تەئسیری هەبووە. ینی من ئەو شتەی لە باشووری کوردستان من فەرقی ناکا بۆ من کوردستانە، بەڵام ئەو شتێک کە ئینتزارم لە دەکرد ڕوو بدا لە دوای 2003 بەڕاستی ڕوودا، ینی ئینتزاری شتی وام نەدەکرد کە ئاوای لێبێ و ئەو شەڕە شەڕی سارد و گەرمەکەی جاران وا نەماوە، شەڕێکی زۆر ڕاحەت فەرهەنگی کولتوریە لە ڕێگەی سوشیال میدیاوە زۆر ڕاحەت پێت دەکات و تۆ واد لێ دەکا کە لە زمانی خۆت لە بوونی خۆت لە هەڵسوکەوتی تەنانەت کۆمەڵایەتی خۆت شەرم بکەیت و پێت کەم بێ. ڕێک ئەوە واقعیەتێکی کۆمەلگای ئێستای کوردە و ئێمە پێویستە ئەمە وەکو زلێک لە بەرنامەیەکی ئاوا قەنات چند نەفەر 20 نەفەر 10 نەفەرە، بەڵام ئەمە دەبێت ئالێرا ئاماژەی پێ بکرێ کە ئەمە بڵاو بێ کە نەخێر ئەو مەسەلەی نەتەوەیی نە ئەوەی وەکو ناسیۆنالیستێکی وشک، بەڵام نازانم بۆچی وەختێگاتە فقط نۆرەی کوردێ ناسیۆنالیست عیبە بۆ گەلانی تر و بۆ ملەتەکانی تر قەی ناکە، بەڵام دێتە نۆبەی کورد عیبە. ئەوە زۆر کێشەیەکی زۆر ئەساسیە بەڕاستی و ئەگە فەرهەنگەکەمان لەدەست بدەین، موسیقاکەمان زمانەکەمان کاکە عەبدوڵڵا فیشێ و ڕێز عەبدوڵڵا فیشێ هاواری زمانیەتی ساڵهەیە هاواری زمانیەتی ڕاستیشەکە. ئێستا لە سوشیال میدیا تۆ وەختێ کوردی ئەنووسن هەر یەک بە جۆرێکی دەنووسی، معلوم نییە کامی دروستە کامی هەڵەیە. باشە موسیقاکیشمان وای لێ هاتووە، من پێم وایە ئێمە دەبێ من حەزمە کرد ئەگەر موسیقی کوردی وەکو موسیقی فۆلکلۆری کوردی وەکو لە چوارچێوەی یا لە چوارچێوەی بۆنی موسیقی کوردیدا کاری زۆرتر بکرێ، ئەگەر لەوە کار ناکرێت وەرن کار لە چوارچێوەی وەکو پاپی غەربیا بکەن. بە نەزەر منەوە زۆر باشە بوو، جێگەی هیچ گلەیەکیش نییە، باشترین هەنگاوە بوو باشە. بەڵام لە چوارچێوەی باقی کارەکانی تر من پێم وایە هیچ سەرکەوتو نابێت بگرە لەتمی زۆر 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 گەوراکەین و بە لاڕێدا دەچین، بە جادە خاکیە دەڕۆین و ئەمە خۆی دروستێ. ئەمەش ئەمە مەعنا ناگەیەنێ کە ئێمە هیچ تەئسیرێکمان نەبێت لە موسیقی فارسی تورکی عەرەبی وانە، فقط لە ناوچەکان تەئسیری خۆی هەیە، بەڵام یەک کاری تر دەتوانین بکەین. هەر وەک چۆن جەسارەت دەکەن و ئیجازەت خۆیان دەدەن گۆرانی کوردی گۆرانیشبێژانی سەرتۆپی فارس خوێن و هیچ ئاماژێکیشی پێ ناکەن، لە ئاخرین کارەکانی ئەم ساڵیشدا شتی وا ڕوویداوە ناو ناهێنم. باشە وەیەکی لەو گەرانیانە زۆر ڕاحەت براوە، ناوی خۆیان بە شێوەی خۆیان کردویانە. با ئێمەش ئەگەر شتهایەکمان پێ فارسی عەرەبیە دیانی پیاوەنێ کاکە بیکە بە کوبی کوردێنەوە تەواو بیخۆمە. بەڵام من لەگەڵ من بیستەبەت لە بۆچوونەکەی جەنابەت تێگەشتومە، بەستم بۆچوونەکەی تۆ نییە، بەس بۆی زۆر کەسەیە تێنەگەشتی بڵێن هەڵاوجێڕایکەینەوە. ئێمە فەرهەنگێکمانەیە لە ڕابردوو حەسەن زیرەکە ماملەیە
بۆ عەلی مەردانە لە باکوورە دەیان گۆرانی بێژمانێ هەنێ گۆرانی هاوبەشمانەیە بۆیە هەر لەسەر ئەساسی ئەوە بڵین بەرنامەی پێشوم لەگەڵ کەسێکی ئەرمەنیا کردم کە باسی ئەوە بکەین کە ئێمە گۆرانی هاوبەشمانەیە ئەمەی کە لە ڕابردوو هەمانە ئەمە گۆرانی کوردین بەڵام ئەمەی کە لە ئێستا ئەم لێشاوی کە مۆسیقای پۆپی فارسی ئێن و ئەیکەن بەهی خۆیان من لەگەڵ ئەم بەشەی هینەکەنی کە ئەزام کە تۆش لەگەڵیانی ئەچمە لای پرسیارێک کاکاروانی نی یەکێک لە ژەنیارە زۆر باشەکان من ئەوەی ئاگام لێ کاروان زۆر شارەزای لە مقامات و لە دەستگاکان کەسێکی زۆر زۆر باشە ئەڵێ کاکتوانە بەجددی زۆر ژەنیاری چاکە کاکتوانە بیست زەبل ژەنیارێکی باشە ببورنەوە بەڵام مەبەستمەوەی بەعام قسەم کرد ئەڵێ کاکتوانە بەجددی بواری مقامات و دەستگاناستی کاری هەر کەسێنەوەی دەبینی هەندێک کەس ئەمڕۆ شارەزایان لەسەر نییە و بەبێ ئاگاش خەریکن زۆر ئەمنەوە تازەی کە ئێستا خەریکن بێ ئاگا ئاکەن لە بواری مۆزیک بەداخەوە خەریکن هەڵە دەکەن و بەلاڕێداڕۆن سپاس بۆ مامۆستایانێکی وەکو کاک پێدرام کە هەوڵی باشیانێ بۆ ئەم بابەتە تەنها کۆمنتە پرسیاری نییە بەس حەزمە کرد کاروان پێم بڵێ لە چ بوارێکە هەستەکەین ینی بۆ نمونە سەڕیحی و ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا ئەوانەی چێن کە دەستکاری هێواشێژێمە لە مقاماتە خەریکە بەرەو ڕێگا خاکێکەی پێدرام باسی کرد ئەمان بن بزانام هیچ پرسیارێکی تر هەیە پێدرام گیان کۆمەڵێک کۆمنت هاتووە زیاتر دەستخۆشیە کاگازا دەڵێ ئایا فۆرمی موزیکی یەکگرتووە توانین دروستکەین بەڕاستی منەکو شخصی خۆم لەگەڵ موزیکی شتێک نییە ناوی موزیکی یەکگرتوو بێ ئەوەی کە بتوانین موزیکی کوردی لە هەچ زمانێ لە هەچ دیالێکتێکا بۆ کە هەورامین کە قساکە ڕاستە دیالێکتەکەی جیاوازە بەڵام ئەکسەر زانم کوردیە ناسنامەکەی بۆ جۆرە بێ هەموو موزیکی باکوور و ڕۆژەڵات و ئەم لای کوردستان هەموو یەک زمان بێ ئۆتۆماتیکیان لەبەروی کە ئەحساسمان کوردانێ تەسەورێک خۆی ببێ بە کوردانە و یەکگرتوو بێ کاگاسۆڵێ پێدرام گیان باسێک لەسەر دەنگ بکە گۆرانی بێژ چۆن بێت تەسەورەکەم کاک پێدرام هەم کاتی بەرنامەکەمان کەمە هەم تۆزە لە تەوەرەکەی ئێمەش نییە کاگاسۆ ئەتوانی لە بەرنامەی تر ئەگەر پێدرام وعدێکمان پێ با و بتوانێت لەو بوارە قسە بکە ئێمە حەزەکەی کاک هەڵۆڵێ ئایا هونەر لە پێناوی هونەر یاخود هونەر دەشێت پێیوەستی بکەیت بە سیاسەت و مەسەلەی مرۆڤایەتیەوە کاک کاوە شێخ بەخێر بێ کاک ئاراز شارە وشار حەمەبۆر کاک سەرکەوت شنا ئەحمەدی ئامانج کاک بڕیار پیانیست کاک ئاری کاگومایان دیسان مازیار ئەمانش لەسەر خەتن و ژمارەیەکی زۆر نەگەرناوەکانتان نەبینیمە داوای لەبوورنەکەم پێدرامە توانی جوابێکی ئەو شتانە بیتەوە ئەگەر دانێک لەو یەک سەعاتە بۆ تەخێنمەوە پێدرا ئەگەر ئاخریەکەم موسیقا لە پێناو موسیقا لە پێناو ئۆکەی ئەوانی تر زیاتر هین بوون زیاتر کۆمنت بوون ینی بڵێن ئیزافەتانی قسەکانمان نەک پرسیار بێ بۆیە ئەگەر قسەیەکی لەسەر کاروان ئەتوانی بیکەیت بۆ قەزیەی ئەوەی کە باسی مەقامەکانی کرد دەستگاکانی کرد کە زۆر کەس بەلاڕێدا ڕۆیشتون بە جادە خاکیە من پێم وایە ئەگەر بەرداشتەکەی من دروست بێ لە کۆمنتەکەی بەڕێز کاکاروان من بە هەڵەوەری نەگرم مەقام وتن ئەمە جوابێکیشە بۆ بەڕێز کاک ئاسۆ پێم وابێ کە پرسیاری لەسەر گۆرانی کردبوو ئەو دوانە دەکەمە یەک جملەوە چاوێکە وەختێ دێتە سەر مەسەلەی مەقام کاورە تەرەف بێژێ بۆ مەقامی ڕاست نەخوێن مەقامی ڕاست ئەگەر بەپێی تەتراکۆردەکانی یا دەنگەکانی فقط دەرام یا مەسەلەن بە زمانی ئێرانیەکەی باسیکەین فارسیەکەی بێڵن دەرامەدەکەی بخوێنێ ئەمە نابێتە نەدەبێتە مەقام نەدەبێتە دەستگا ئەخوێن یا دەستگا لێدان دەبێ دەرامەدێکی هەبێ چوار مزرابێکی هەبێ چزانم چەندانە گۆشە بە دوای یەکە کە ئەگەر مڕەکەبخانی بێ وە فەرقەکە بەڵام چەندانە گۆشە بە دوای یەکە کە ڕەبتی هەیە و دەبێت زۆر زانستانە بزای لە کام گۆشە و بکام گۆشە و لە فرود لە ئەوجەکەی دوای چتە و فرود و دیتە خوارە و تەسلیمێکی لە مەقام ئەمە بۆ گۆرانی بێژەکانیش بەتابەت لە سەرژن مەقامێکی فڵانەڵێم نەخێر فقط سەرچاوی مەقامێک بدایەتی مەقامێک مەسەرەن ئامێژەی پێ دەکەن ئەوە مەقام وتن وا ناوترێ ئەگە باسی مەقام بێ دەبێت گوێ لە قورئان بێژەکان ئەوەیە مەقام وتن بۆ نمونەتەڵ بۆ قەزیەوەی کە ئایا مۆسیقا وەکو چۆن وەکو خۆی بێ لە بواری کۆمەڵاتیوانە ئەمە دیسان لەگەڵێتەوە بە قسەی ئەووەڵی بەرنامەکەم کە ئاماژەم پێکرد ئایا موزیک لە چ ڕوانگەیەک و دەمانوێت لەسەری بەحس بکەین لەسەری توێژینەوە بکەین و لەسەری لێ بڕوانین
مۆزیک وەکو باری سایکۆلۆژی ڕۆحی موسیق لە چوارچێوەی کۆمەڵایەتی لە ماکرۆ مێسۆس میکرۆ دەکاتە تاک یانی بۆ لە تاک و بۆ کۆمەڵگایەکی یان جەمعێک موسیقا لە بواری چوارچێوەی بازار وەکو موسیقا لە چوارچێوەی بازارەکەیدا موسیقا لە چوارچێوەی ئەبزارێک وەکو بۆ سیاسەت بەکارهێنان یان موسیقا وەکو علم و زانستی موسیقا ئەمە هەموو ئەوانە موسیقا بە هەموو ئەم شێوانە ئیسفادە دەکرێت ئەوەی کە کامی دروستە دەگەڕێتە بۆ ئەوەی کێ دەیکا بۆ دەیکا لە چ سات و زەمانێکیشە دەیکا. زۆر باشە. من هێواشاش بەرەو کۆتایی باسەکانمان ینی کۆتایی بەرنامەکە چین لە کاتونی ساعت و نیوەکەش لامانناوە تقریبا دەدەقەیەک بەڵام تەنها دوو کۆمنتە خوێنمەوە تەنها تێبینیە ینی پرسیار نییە کاگاری پێی وایە کە زۆر کەس ئەم ئەگەر شەڕە جوێن بووە لایڤەکە خەڵکێکی زۆری تیابوو بەڕاستی کاگاریەکە لە ئامانجەکانی من ئەوەیە کە سۆشیاڵ میدیا بۆ بە منبعی شەڕە جوێن و حیزبەتی ئێمە بتوانین بە هەمومان خەتێکی تر بدۆزینەوە. من لەو بڕوایم هەموو جوڵەیەکی تازە ژمارە و کەسانی کە گوێگرن زۆر کەمە بەڵام لە کۆتاییە خەڵکانێکی و گوجەنابتان هەیە کە گوێئەگرن. من پێویستم بە چەند کەسێکی وەکو جەنابتەکە هەبێت ئێوەش ئەتوانە هاوکار بن بە شەیریکەن بۆ کەسانی کە هاوڕا و هاوفکرتان و خەڵکی تریش تەسەورەکەم لە واڵەکانتان ئەگەر شەیری بکەن بابەتەکە ئەم چل کەسە لە چڵ واڵا هەبێت تەسەورەکەم چل ئەگەر لەوانەیە 2000-3000 کەس ببینێ. ئەمە ڕێی منە. هاوکاری ئێوە وابزانام لەو ڕوانگەیەوە شتێکی زۆر باشە. کاکین هەر تێبینیەکی هەیە جیاوازی لە مقامەکانی ئەڵاوەسی و قەتار و سەفەر و مۆسیقای یارسانی تێبینی لەسەر مەسایلی مقامەکان هەیە کە چەند زۆرە بەڕاستی هەوڵەیەمەوە نییە لە پرۆگرامێکە ئەگەر خەڵکانێکە بێ بتوان قسە لەسەر ئەمانە بکەن زۆر باشە. مازیار تر بێ بەڕێزێک کاک بازار جارێک تریش بە جەنابتم وت بەسەر چاو کە ئەتوانین خەڵکیش بێنین لەسەر تێکس قسە بکە. کاکاروانی نەی دیسانەوەڵەیە کە کتێبی موزیکین بینوێ هەر هاوڕیان ئەزیزانی خۆمان لە مۆسیقای وەسەتەکە نووسانە بڕێ هەڵەی وازەحی تایە لەسەر ئەنووسن دەشت ئەمە عەجەمە نووسن دەشت کاروان بڕێی من بۆ ئەم لایەنە پێویستە بەڕاستی مقالاتە بێ گفتوگۆ بێ وەڕەتی بینەوە ئەو مەسائلە شەخسی و هاوڕێیەتی وەلا بنین و بیڵین و دانی پیاوانی کام هەڵانە هەیە تەسەورەکەم و کەسە بە هەڵە بەستێرا تێپەڕی بێ بتوانێت چاکی بکە. کاگوشیار ئەڵێ بۆچی لە ناوکوردا لە دوای عەلی مەردانەوە کەسێک هەڵ نەکەوتۆ کە هەموو مقامەکان بۆ گۆشەکانەوە بە ڕۆحێکی کوردیانە بچڕێ. کاگوشیار وا ئەڵێ ئەمە ڕەئیەوە وەڵاهی نازام شتێکی ئەو تۆ بڵێم لەسەر ئەوە ئەگەر دوایی پێدرام ڕەیەکی هەبێ. من ئێوە شاش بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچم ئەگەر لە خوڵاسی ئەوانە ئەو بابەتانە گەشتێکە هەبێ هەچەنە هیچی پرسیار نەبوو تەنها تێبینی بوو منش حەزم کرد بەس بیخوێنمەوە. ئەگەر قسەیەکی هەیە لەسەر قسەی و بەڕێزانە ئەتوانی بکەیت. دووەم ئەگەر دوا قسەی خۆت لە ماوەی 1-2 دقا بۆم بڵێ منیش دوا قسەی خۆمەکەم و کۆتایی بە بەرنامەکانی زۆر درێژەی پێ نادەم چون مادەم وایە زۆر قسەمان کردو بە بەڕێزانیش ماندوو نەبنەوە زیاتر سپاسیان دەکەین کە لە هاو لەگەڵمان نەبوون تا ئێستا. عەرز بێت بۆ قەزایەوەی کە ئەگەر شەڕەجنێ بوایەتوانە بێگومان شەڕەجنێ بوایەتی لە جەنابەت نە منیش لێرە دەبووین با خەڵکی زیاتر وایە بەڵام ئێمە لێرە دەبووین بۆ قەزای ئەوەی کە باسی بابەتێکی تری کرد بۆ ئەوەی کە ئایا چەند نەفەر سەیری ئەم بەرنامەکەن بەهۆی ئەوە کە زۆر حەز ئەکرێ بە ئەمانە دوایی شاید کەسانێک بیبینم ئاماژە بەکەم کەماژەنی بتوانە یا شەحایفەز لە شوێنەکە پێ دەڵێن دەڵێن بۆ کێ لێدێ دەڵێ بۆ ئەو شەخسەی لێدەم کە لێتەیەەکە لەناو ساڵەکە باشە بۆ ئەو شەخسەی لێ دەدەم کە لێتێ وایە مەزورەکەی منیش لە ئەوڵی بەنامەکەەوە نەبوو کە ئایا کەمە یا زۆرە دیسان من بەداخۆ فقط دینی سکایپەکە بینم نبینم ئایا چۆن لەسەر خەتە چۆن لەسەر خەتە چەندێکوانە بەڵام هەدەفەکەەوەی ئەگەر 1% ئەو کۆمەلگا 1% ئەو شخصانەی کە لێرە سەرم لایوە ئەو قسانە دەبیستن تەنانەت ئەگە مخالفیش بن بیرروڕایەک دروست دەبێت بۆ شوونەکان ئەو دەغدەغانە دەکەوێتە کار و ئێمە پێویستمان بۆیە زیاتر فکرکەینەوە پێویست ناکە حتمما هاوڕای یەکبین دەرسەدیش بێگومان بەڵام ئێمە پێویستمانە کە ئەو دەغدەغە مێشتی و فکریانە دروست ببێ کە کۆمەلگا و نەوەی دوای ئەمە بە
بیر و بۆچوونایەکی زۆر قەویتر و پختتر و پێنەمایانە زۆر ڕاستە ئەمە بۆچوونەکان هیوادارم ئەو بەڕێزانشی کە ئەگە پرسیار یا شتێکی تران هەیە ئەگە دەرفەت بوو لە ئایندەدا لە خزمەتتانە دەبن و دەست خۆش بێ کاکتوانە نمونەت زۆر بێ هەر بژیت و هەر هەبیت. زۆر زۆر سپاس پێدرامگیان، من کاتی تۆم زۆر گردم ڕۆ چکە لە سەعات 6:30 ئێمە خەریکین بەس خۆمان حەزرەکەین، کاتێکی زۆرمان برد، بەڵام بە ئومێدم و ئەزیزانی کە لێرە جارێک تێڵێمەوە بۆ پاڵپشتی ئێمە تەنها شێکردنێتی، تەنها ئاشنابوونی خەڵکی ترە کە سۆشیال میدیا ئەتوانی بە شێوەیەکتر سوودی لێ وەرگین و زۆر جارە و هەستەشمانە بێ کە ئێمە موزیسیانی باشمان نییە، من دڵنیام دەیانی وەکو پێدراممان هەیە کە ئەتوانن بە ئاستێکی باش موزیکی کوردی پێشکەش بکەن و پێشیشی بخەن. بەڕاستی من هیچ شتێکم نەماوە جگە لە ڕێز و خۆشەویستی. پێدرام وعدێکی یا بە کاک هەڵۆ ئەگەر ئەتوانی وعدەکەمان بۆ جێبەجێ بکەوتە لە کۆتاییە ئەگەر بتوانم شتێک پێشکەشکەم، ئەگەر ئەتوانی، ئەگەر ناشتوانی ئەوە کۆتایی بە بەرنامەکەیانین و زۆر زۆر سپاس. داوای لێبوردنتان لێکم وەکو کۆتایی هەر ئەو پارچە ئەوەڵیەکەدا بنە ڕەنگە نەبیست بێ منیش ئەوە کاری دوێنەیە زۆر کۆنیە باشە، منیش هەر بۆ ناساندنی ئیشەکانی پێدرام شەهلای، ئێماڵێن پێدرامی شەهلای، پێدرام شەهلایی ئەتوان هەر لە پیجی خۆی زۆربەی شتەکانی ببینین یا لە یوتیوب بگەڕێن، ئەوانی کە ئاشنای پێدرام نین حەزەکەم زیاتر بیناسن، گەنجێکی خوێن شیرین، گەنجێکی کوردێکی جوان ئێمە کە ڕۆڵێکی زۆر باشی هەیە لە ناو وڵاتی سویدا کاتوانێت خزمەتێکی مۆسیقای کوردی بکە. من زۆر گەشتبوونم پێی، من پێدرامجان شاشەکەی تۆ کۆتایی پێت لە جاتی تۆ مۆسیقاکە دەکەمە سەر و کۆتایی ئێنم بە بەرنامەکەم. زۆر زۆر سپاس، جارێکی تر شەوێکی ئارامت هەبێ هەر بژی پێدرامجان، هەر بژین شاد و عزیزان. من ئەچمە ڤیددیۆیەکی پێدرام و کۆتایی بە بابەتەکەیانی لەگەڵ کۆتایی هاتنی ڤیددیۆکە.
ئەزیزان ڕۆح و دڵ و چاو و مەزاجی کوردەواریتان باش. بە هیوام تۆزێک میرزادەمان بیرکەوت بێتەوە بە 250 شیرینەکەی پێدرامی شەهلایی و 250 ڕۆحە جوانەکەی خۆی. من هیچم نەماوە، بە هیوام بابەتی ئەم شەومان زۆر بەسوود بێ. من لە هەفتەی داهاتوو لەگەڵ ئازیزێکی ترە کە نامێ ئێستا ناوەکەی بڵم تا ڕێکلامەکەی ئەتوانی لەگەڵێەوە شاد بینەوە. باشترین کۆمەکی ئەم بەرنامەیە و کۆمەکی من ئەوەیە کە ئەم بابەتانە لە واڵەکانتان شیر بکەن، چکە ئامانجی سەرەکی من ئەوەیە کە هێڵێکی تر لە ناو سۆشیال میدیا دروست بێت کە بابەتی بەسوودی تێدا بێ و بەرنامەی بەسوودی تیا بێت. تەنها هاوکاری من ئەوەیە کە بتوانێت لە واڵەکانی خۆتانە بۆی زۆرترین کەس ببینێت. زۆر سوپاس بۆ کەسانی کە دەستخۆشیان کردووە. من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ یەک بە یەکتان. چاوتان ماچەکەم بە ئومێدی سەرفرازی سەرکەوتنی هەموو لایەک و شەوتان شاو کاتێکی ئارام.